خەریکە دێ بزانە چیم داڕێ لەگەڵی زەوێدت ئەیها دووماچم داڕێ ڕێبوار و ڕێبوار بە قوربان بەڕێبوارێت بم لەگەڵ شەیادی ئەیهار فیدای کارێت بم. سڵاو دۆستان ئازیزان مامۆستا حسێن سڵاوێکە لە زەمان سڵاو هەموو هاوڕێیان بەخێرە سەرچاو ئەکەی نازانم کێشەی دەنگشتمان نییە نییە کەسی لەسەر خەدمێتە بە 26,000 سێمانەکە ناوانی دژمنە هێشتا دەرنەکەوتووە کورە لای کاکە لە کوردستان نیوە شەوشتن نایخوا برا ئەرە گشتی خەوتووە سەردەمی کۆرۆنایە شەو ڕۆژ مانای نییە جەماعەت بێن کاکە دەنگشتمان هەیە یان نە دکتۆر قومی ئاو بخۆرەوە بۆی دەمتەڕ بێ دەمتەڕ هەڵبچم نەکات دەمەمرەوەی تۆ تووشی کۆرۆنا بووەوە کاکە کۆرۆنایسی وەجا منتە باشمان کردو بێکێ بۆ یەکۆنۆمیترەکەش مەڕایەت نەکردو کۆرە تازە ئەڵێ دەنگتان کەمە بوەستە ئەمە مایک کورە ئێمە مایکمان پێبرا بەس ئەبێ مایکەکە بێنینە ناوە ڕاز ئەمە بە قسمانە تەسەر $400 هیوایەتت ئەم دۆلارەیە کاگە دەنگمانەیە وەک لە تایتڵی لایڤەکە دیارە ئەمشەو لەگەڵ دکتۆر حسێن ڕابی کە هەمووتانەی ناسن وانە ئیتر باز لەسەر کوردایەتی و کۆیلایەتی یا بۆچی نا وتمان بۆچی خەڵکی کورد کۆیلەیە وا بوو من مەشتیۆنە نازانم بەس ئەی دکتۆری سێ ئێمە وامان نووسی بە تایتڵەکە سەر ڕێکەوتی لەسەرەوەی کە لەسەر کورد بۆ حەزی لە کۆیلایەتی وا بوو ئەوە بگۆڕە نا کورد حەزی لە قەت لە کوردستانە کۆیلە نەبووە کۆیلە بۆ مەفای بۆ ینی سلای ینی بۆ مانە هینەکەی ڕاستەکەی کە کرێنە فرۆشتنی پێوە بکرێت لە تاکو بڵێن سەدەی 19 کۆیلایەتی لە وڵاتانی مسلمان مەمان ببەرەوە بۆ مێژووی کۆیلایەتی کۆیلایەتی لە وڵاتانی مسلمانە هەر هەبوو بەڵام قەت ئێمە کوردی کۆیلەمان پێشنگ ناوێت ناوی تری هەیە بەس ئەو ناوی کۆیلەیە تۆزێ هینە یعنی ئاوا ئێخراکردنە کۆیلە کەسێکی کرێنە فرۆشتنی ئێستا لەم دووسە ڕۆژە من گوێم لە ئەو ڤیدیۆیەکی حەبە مەخموری هەیە کابرایەکە من زۆر مەعجیبی ئەو کەسانمە بۆ حەیویەت و بە زیندوێتی قسەیەکەن باسی ئەوە کە ئەڵێ میلەتی کورد ئەڵێ خەڵک بە ئەم حەزی خۆی لە کۆیلایەتیە هیوایەتیەتی کەسێ بێ هەر خۆی پێڵواسێت تا ئێستا مەسئولێکە بینیەوە خۆ بێ دەستی خۆی کەسێ بکوژێ هەر بە مناڵە فەقیریە کوژێت ئەنی نازانم کابرایەکی تریش بووە بە هەڵەبجەیان پێوە هەر لەو ستایلە قسانەیان نەکرد بۆچی پێ دوایە مەسەرەن کورد تا ئێستا خۆی گرێ داوە بەسەرەن بە حیزب ئێستا باسی کۆیلەی مۆدێڕ ناکەین نا باسی کۆیلەی ڕابردوو ناکەین باسی ئەم کۆیلەی مۆدێڕن و کە مەسەن بەردەوامێکێک کە ئێوێ ئیهانەی کەسێ بکا پێ ئەڵێت تۆ کۆیلەی یەکێتی دیا کۆیلەی پارتی دیا کۆیلەی ماڵی بارزانانی یا کۆیلەی ماڵی نازانم تاڵەبانی ئەم جۆرەیەکە کرێگرتێ یانە جۆرە لە کۆیلەکە بە جۆرە سوکایەتی ئەڵێ وازانم کرێگرتەکە خراپترە ئەخ خۆی کە خەستیەکەی تۆ ئەم جۆرە کە خەستیەکەنەوە بۆی زۆرتر سوکایەتی بنێن ئەنی تۆ پێ دوایە بۆ چیە گەڕێتەوە مۆزوعە خۆی ئەزانین چۆنە کورد نازانم بەس کورد چونکە دەوڵەتی نەبووە هەنێ وردە دەسەڵات بەناو کوردە هەمیشە هەبووە وردە دەسەڵاتی دەرەبەگایەتی
میرنشینی بەتەوێنیان باسی مێژووی نزیکەکەین مێژوی زۆر دوور ناکەین ماشیان 200 ساڵ دەسەڵاتی بڵێن میر هەبووە دەسەڵاتی دەرەبەک هەبووە دەسەڵاتی شێخ هەبووە ئەمانە هەبوون یعنی خەڵک بۆ ئەوە خۆی بپارێزێ لە ڕاستیە خۆی گرێداوە بە یەکێ لەوانەوە بە یەکێ لەو شێخانەوە بە یەکێ لەو دەرەبەگانەوە بە یەکێ لەو میرانەوە بۆ بە پیاوی ئەوان کە ئەو هەم بڵێن ژیانی پاراستووە و هەم بەکاریهێنەوە هەردووکیان یعنی هەم ژیانی دابین کردووە هەم مثلا تۆ شاید تۆ لە بیرن نەیەمش لە بیر نایە کازانە بڵ سەردەمی دەرەبەگایەتی لە کوردستان زۆر کۆن نییە ساڵانی 60ەوە هەم لە کوردستانی عێراق هەم لە کوردستانی ئێران ساڵانی 60 ینی کۆیلایەتی نەما یعنی بڵێن دەرەبەگایەتی نەما دکتۆر شەرەفنامەی شەرەفخانی بەتڵیسی خوێندەوە خۆ بەشێکی زۆری مثلا تۆ شەرەفنامەی شەرەفخانی بەتڵیسی کە ئەو بەردەوام ئەو شەڕانەی کە لە ناو خۆی کووردا بووە ینی مەسەن گروپێک هەر تۆ مەسەن سەری شارێکی شێخ ڕەزا هەیە کە ها باسیەوەکە لە خزمینە مەشن باش عەشرەتی جافەوانە ئەم جۆرە شەڕانە کە لە ناو کووردا بووە مەسەلەی هەر لە ناو شەرەفنامە کە خوێنی تۆ بێزەکەی تۆ لە هەموو ئەو کێشانەی کە بووە بەردەوامی کۆمەڵێک خۆیان هەڵواسی بە عوسمانیەکانە کۆمەڵێک خۆیان هەڵواسی بە سەفەویەکانە بە فارسا بە عەجەمە ینی ینی تۆ پێ دوایە ئیستیقرار بۆ ئەوەی بمێنێتەوە کورد ئەم جۆرە ستایل لە ژیانی هەڵبژاردووە یا لە ناو نەتەوەی تریشە هەر هەیە چۆنە مۆزوعەکەەوەی من پێم وایە سروشتی کوردستان بە شێوازێکە کە دەسەڵاتی گەورە هەڵناگرێت لە بتابە لە مێژووە بڵێن دەسەڵاتی ئامپراتۆری نەکراوە لە کوردستان ئامپراتۆریەکان لە دەرەوە ئەوەیە کە تۆ حکوومەتی مەحەلی بچووک بچووکە هەبوو ئەم حکوومەتە مەحەلی بچووک بچووکانە معمولاً هەر هەمووی بەخۆی ئاپەرمێ کە بچی ئەوی تر بکرێ مەسەڵەن تۆ ڕێن دەسەڵاتی ئاردەڵانەکانە هەبووە مەسەڵەن بۆ نمونە دەسەڵاتی ئاردەڵانەکانە هەبووە لێ لە منتەقەی بڵێن سنەتە کرماشان و ئەو منتەقانە فەرمەڕەوە هەنە جاری تا سلێمانی دەسەڵاتی بابانەکانە هەبووە ئێمان هەر لە منتەقەی شارە زور و ئەمانە فەرمانڕەوا بوون بەڵێ هاوتا یەکەن هیچیان نەوێتیان گەورەترین ئەم چاوی ئەبرێ ئەو بگرێ ئەوی چاوی ئەبرێ ئەم بگرێ ئەوەیە کە بەردەوام شەڕ بووە لە بینیانە ئێتر تەبان دەستی دەرەکی شەر هەبووە ئەو ئەمپراتۆری بێ ئەم بابە شەڕ لەگەڵ ئەوە بەڵام ئەگەر ئەمپراتۆریش نەبێت چونکە ئەم دەسەڵاتانە وردن بچووکن بەردەوام ینی کەسیان ئەوێ ترێنی بە پیاو نەزانیەوە بەس ئەگەر دەسەڵاتێکی گەورە هەبووە مەسا وەک دەسەڵات سەلاحەدینی ئەیوبی کە تەبان پایتەختەکەی گواستەوە بۆ مەسێ هەموویانی لەژێر سەرەتاری خۆیان گرتووە یعنی تۆ قەناعەتە بەوەی مەسەڵەن ئەکەوایە ئەبێ ئەم چەمکی مەسەلەی کورد بایەک بگرێت و نازانم دەوڵەتێکی گەورە دروست کاتوانە ئەچێتە ژێر پرسیارە سەردەمەکە گۆڕەوە سەردەمەکە بەوەی دەوڵەتی گەورە نەماوە لە بتەوە لە منتەقا ینی تماشاکەی ئێستا دەوڵەتمانێنەوە تماشاکەی کۆمپانیای دەڕۆڵە بینێرە دنیا بۆ گەڵ خۆی شتێک فەیسبوک شتێک بزانم خۆی شتن دەسەڵاتن مثلا تماشاکەی دۆمین تایبەتی خۆی ئینتەرنێت تایبەتی بۆ خۆیان هەیە هەموو کارێکیان پێکرێەوە کۆمپانیایانە ئەوەختەکانێ لە منتەقی ئێمەشە دەسەڵاتە گەورەکان خەریکن ورد دەبنەوە ئەو سووریە مەتەڵەن پارچە پارچە بوو ئەوە عێراق پارچە پارچە بووە ئەوە لیبی پارچە پارچە بووە ئەوە یەمەن پارچە پارچە بووە و ئێرانیش پارچە پارچە بێ تورکیش پارچە پارچە بێ سعودیش پارچە پارچە بێ میکانیزمەکە کۆمپیوتەر کار دکتۆر ئێران بیرەوە کاتۆ پانتایی دەوڵەتی پارچە پارچە بێ خۆی هینە ینی بڵێن ئەمپراتۆریەکان هەمیشە لە کاتێکە کە لە لووتکان پارچە پارچە بن گەنە لووتکە لەو یا پارچە پارچە ئەو ئەمپراتۆریە کە بڵێ سەرچاوەکە ئێران بووە یا بڵێت ئەو شوێنێک کەسی ناوێرانە بە درۆ نەوێنەوە ئێران چکە و ناوە شایانی و شوێنە نیە ئێران شتێکی کەیە بڵام ئەمپراتۆری پێرشیا کە لە سەردەمی کۆنا هەبووە یا مەسەلەن دوای ئەوەش کە ئەوانەی کە میراتگیری پێرشیا بوون وەکو بڵێن سەرجوقیەکان چزانم غەزنەویەکان نازانم مەغوڵەکان ئەمەمەە بە شێوازی میلادگیری ئەمپراتۆری پێرشیا بوون تماشاکەمان کە وەختێکە خەریتەی کۆتاییانەکەشن ئەڵێن ئەم ئەمپراتۆری ئەوە گەورە بووە ناوە لە فترەیەکی کەمە لە ماوەیەکی کەمە ئەوە بووە دوای ئەوە ئەمی هاڕی کرد تماشاگەی سەلجوقیەکانە بن بە سەدان میر نشینی محلی لە مووسڵی نشینیانەیە لە شیرازەیانە لە شوێنەکانی کە هەیەیانە بن بە پیاڵن ئەتابک ئەمە ئەتابەکانە
کە پاشماوەی سەرجۆخیەکانن ئەوە خۆی حەزی لێ بێ بامپراتۆری بەڵام خۆ مێژوش باشە دکتۆر بێنە سەر کۆیلایەتەکەمان باسی کۆیلایەتی ینی ئەم مۆزۆی سەرڵدانەوەی کۆیلایەتی ینی ئەوە سەرڵدانەوە نازانێنە خۆی لەم قۆنەتا چاومان کردوێتەوە بۆ نمونە لەگەڵ دەسەڵاتی باشوورە ینی کوردایەتی لە باشوورە سەری هەڵداوە و ئەم جۆرە کە میکانیزمێک ئەزانی کە ئەمانە هاتنەوە چ لە یەکێتی و پارتی دووبارە پەریانداوە مەسەلەی عشایر عشیرەکانیان زیندوو کرد کۆنتترۆلی خەڵک کۆنتترۆلی خەڵیان کرد لە ڕێ عشایرەوە وانە دواتر ئەنی تۆ پێدوانی ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە دروستکردنی ئەم جۆرە کۆیلەی مۆدێرنە خۆزانین چۆنە مەسەنە تماشاکەم حیزبانی کە هەن بەتای بەدەمانی کە لە کوردستانی باشوورە هەن بە شێوازی میراتگری تەریقەتن سەرکردەکانشان ڕۆڵی شێخە بینن ینی زۆر شوێنیان شێخە بڵێن سەرکردەکان ڕۆڵی شێخە بین بەڵام بە هینی زیاترەوە شێخ تەنها دەسەڵاتی ئاینی هەبوو لەوانەیە هەنە شەق و شوێنشتێکی هەبووایە بەڵامان دەسەڵاتی سەربازیان هەیە پارێکی یەکجار زۆریان ئەم پێویستیان بە خەڵکی پاریان بە ئەوم پارە بە خەڵکێن بەڵام شێخ پێویستی بەوە هەیە لە مریدەکانی پارەوە لەوەیە مرید بۆی گرینگە ئەبێ مریدەکان پارێزێت چونکە هێنا بڵێن سەرچاوی داهاتەکەی نامێنێ ئەم حیزبانی کە بە شێوازی میراتگری تەریقەتن میراتگر بۆ مانایە کە تۆ حیزب شتێکی مۆدێرنە بەڵام لە ناو حیزبە شخصپەرستیمان نییە حیزبی مۆدێرنی ئوروپایی شخصپەرستیتیانی بەڵام لە ناو حیزبی کوردیە بە تایبەتەمەی باشوور ئەوەی باکووریش وڵا شخصپەرستی هەیە شخص ئەپەرسترێ ئەبێ تەقدیسەکرێ دوای ئەوەش کە مرد قەبرەکەی نەمە کاریزمانیە کاریزمانیە کاریزما شتێکی ترە تەقدیسەکرێ مەسەڵەن جەواهەرلال نەهرۆ کاریزما بوو ینی خەڵک بڕوایان وا بۆ کەسێکی بەتوانایە ئەو کاریزما شتێکی ترە بەڵام بە تەقدیسکردن بە مقدسکردن مۆزوعێکی ترە ئەو شخصە مقدسەکە قەبرەکەی پەرستن قەبرەکەی پەرستن نەک وەک ڕێز لێنان وەکو پەرستن ینی بڵێن نێچن لەوێ بڵێن دڵی خۆیان فێنکەکەنەوە جوزانم بە شێوازی پەیمان وێکەنەوە لەسەر قەبر نەک لەسەر بەرنامە نەک لەسەر بڵێن بەشێک نین لە مێژوو سەرکردەکان زیندون وەک تۆ شێخەکان زیندون کە بیژمرن سەرکردەکانی زیندون لەگەڵ ئەو ڕۆژمەدێ ئەمە ئەوەی کە پێڵەن کۆیلەتی تەبعاً تۆ دەروێشە سۆفیە ئەمە باوەڕیان هەیە بەو تەریقەتە وەلەو تەریقەتە بڵێن اینەکەن بە شێوازی ئەحەوێنەوە هەز بە پشتوپەناکەن پشتوپەنای ڕۆحی پشتیپەنای مادی پشتیپەنای معنەوی جوگە ڕفاقەتەکانیان زۆرە بێ شتەکانیان زۆرە بێ یەکێکیان لێ قەومیوانتر فریایەکەون ینی بە زۆرە شوێنی دەوڵەتە بێتەوە بۆیان تەریقەت بەڵام لە عینی شت ئەگوازێتەوە بۆ حیزبیش یعنی کابرا کابێ بە حیزبی ناچێ بۆ حیزب کە مەسەلەن بەپێی بەرنامەی حیزب بڵێن چالاکی سیاسی بکە چالاکی سیاسی بکە مجتەمع وڵات بۆ شێوازە بگۆڕێکە لە ئایدایەتی لە مێشکایەتی ئەو ئەچێ بۆ ئەوی پشتوپەنایەکیە بێ ئەچێ بۆی پشتوپەنایەکیە بێ پشتوپەناکەی چیە دی مەسەلەن لەباری مادیەوە دابین بێ نەترسێ ئێستا مەسەلەن تۆ لە سلێمانی کابرایە لێ بقۆمی لە دەسەڵاتی مەسەلەن لە دەسەڵاتی کە لە سلێمانی چ ڕاکەچێ بۆ هەولێرەچێ بۆ لای تەریقەتەکەی تر چونکە زانێ ئەو هەم ژیانی دابینەکە هەم ئەی پارێزیە لە هەولێر بێ بۆ سلێمانی ئەمە جۆرێکینە کۆیلەتی بۆ ئەمە ڕاست نییە جۆرێ مرید و مرادیە جۆرێ شێخایەتیە جۆرێ تەریقەتە ئەنی ئەمە پێی ناوترێ حیزب ئەبێ ناوێکی تری لێ بنرێ نازانم چ ناوێکی تری لێ چونکە تەریقەتەکەش بۆ مانایە نییە چونکە ئۆرگانەکانی مۆدێرنە بەڵام ناوەڕۆکەکە ناوەڕۆکی تەریقەتیە ئەنی ناوەڕۆکی حیزبایەتی فۆرمی گۆڕی و ینی شێخایەتی وەکو تەریقەتی قادری و نەقشبەندیەکان فۆرمی خۆیان گۆڕیوە لە بوون بە دوو حیزبی سەرەکی کە وەکو یەکێتی و پارتی ئەنیمە بەسەوەیە آخر نەک تەریقە نەک بڵێن ئەمە قادریە ئەوە نەقشبەندیە نه ئەم قادریە نە ئەو نەقشبەندیە بەڵام خۆیان فۆرمی تەریقەتیان هەیە فۆرمی تەریقەتە نەخێ نەخۆ ئەمە نێ وەڵێ ئەمە یەکێتی قادریە ناوانیە ئەوە پارتی نەقشبەندیە ناوانیە مەسەڵەن تۆ تماشاکەی
کوڕزای شێخ مەحموو کە طریقەتی قادریە زۆرتر بە پارتی نزیکە ینی چۆن ینی ئەم هینانە هەیە ینی نییە کە بڵێ ئەمە میراتگیری ئەوە نا بەڵام مشتەمەعەکەی تۆ کولتورەکەی تۆ بە شێوازێکە ئۆتۆماتیکی ئەو فۆرمە وەرەگرێ ئەو فۆرمەش وەرەگرەیە کە لە هۆکارەکانی بێدەوڵەتیە بێدەوڵەت بوو ینی بێقانونی بێقانونی ئێستا لە ئەوروپا ئەم مینی دەسەڵاتانە سەردەمی هەبووە بەڵام بۆچی نەما چونکە بەرەبەرە خەڵک بڕوایان بە دەوڵەت پیا کرد بڕوان بە دەوڵەت پیا کرد بڕوایان بە قانون پیا کرد قانونێک کە دەوڵەت دەریەکە چ دڵ بە دڵیان بێت چ بە دڵیان نەبێ ئەوان ملکچێ بن ئەوەیە ینی ئەمەیە کە مەسان لە ئەوروپا ئەو وردەهینانە نەماوە بەس هەر هەرجاشە دروستە بێ بەتاوە ناو ئاینەکانە گروپی بچوک دروستە بن کە حاڵەتی تەریقەتیان هەیە ئەوانیش ینی پرۆسی ئەم کۆیلایەتی مۆدرنەت پێ باشە ینی ئەبێ کورد بەم قۆناغات تێپەڕێ ئێستا مەسەنن سیرکە باش نییە مرۆڤی ئازاد باشە مرۆڤێکە ئەخە دە پێ دوانە بێمە پرۆسی بێت تێپەڕی پێ ناخۆ پرۆسنیەوە بۆ ناوە پرۆسی کە تۆ مەسەن بۆ نمونە بەردەوام لەژێر چەکمی داگیرکاری بووی لە عوسمانی بگرێت لێ سەفەویەکان بگرێت لە ئێرانی وەرحاصل بە هەموو ناوچەکە نووسیانە تۆ لەژێر چەکمی داگیرکاری ئەوانە بین و ئینسانی کۆیلە مەسەن کۆیلەی سەفەوی بووە کۆیلە عوسمانی بووە ئەنی ئەم تا نەگەی بە دەوڵەتێکی سەربەخۆ کە باسی دەوڵەتی سەربەخۆت کرد یا باسی کۆمەلگای بەتەمەرز لێ بگەی بە دەوڵەتی سەربەخۆی شەروانە بین نا ئێ مەسەلەن بەسیەکان سەدام حسێنیانە پەرست دەوڵەتیشیان هەبوو ینی خۆ بەمانەیە یا ئەڵمانیەکان هیتلەریانە پەرست نا مەبەستم هینە مەبەستم گەیشتن بە دەوڵەتێکی مۆدێرنی قانونە بۆ شێوازی کەیسەکانی و لیبرالیزمی کە لە ئەوروپا دروستی کرد دە باشە من قەناعاتێک مێ دکتۆر من پێم وایە سەنن دەوڵەتی ئەڵمانیا یا لە دوای هەرچەند ڕۆحی هیتلەر لەنا هەموو ئەڵمانیەکە بینم نەک بەو مانە ڕاستیستیە بەو مانە بەخشینی ئیرادە بەخشینی ئیرادە بە خەڵکی ئەڵمانی ئەڵمانیا بە تۆ لەسەر پرۆسەکان خوێندو بێت و پرۆسەکان پرۆسەر ئەڵمانیەکان شتنەوەیترە خوێنبێتەوە خودی ئەو بڵێن ئەو ئیرادە لە ناو ئیرادی پرۆسیە هەیە خۆیان هەیەە بۆچی لە جەنگی جیهانی دووەمە بەڵام پێ جەنگی جیهانی دووەم هیتلێرە دروستە بێت چونکە ئەو ئیرادە ئەو میلەتە بەهۆی جەنگی جیهانی یەکەمەوە هێندە زەلیلکران حەزم پێشتری زمینەیەکی هەبوو زمینی و فاشیسمە هەبوو چونکە هینە فکریەکان نقاشە فکریەکان ئەگەڕێتەوە بۆ داروینیسمی کۆمەڵایەتی کە لە کۆتایی سەدەی هەژدەهەمە دەرەکەوێت نقاش فکری لەسەر کراوە ئەوانە بەڵام لە ساڵی 1920 بنەوە بە خااتری ئەوە کە میلەتی ئەڵمان ئەو میلەتی پرۆسا ئەو میلەتە پرۆسە بەخگیرەتە منەزەمە بڵێن هینە مەغرورە هێندە تاقیرەکرێن هێندە زەلیلەکرێن تەنها هینەکانەوە بە گوناحەکانەوە بوو لە جەنگی جیهانی یەکەمە ئەوان وڵاتێکی شکست خواردوو بوو هیچکەن وڵاتی بشکستی خواردوو لە شەڕ فەڕەنسا و ئەڵمان و ئەمریکا ئەو ڕۆحە پرۆسیە بوو ئەو لەوە حەقارەتە ڕزگاری بوو خۆی ئەو ڕۆحە پرۆسیە بوو کە مەسەلەن فاشیسمی کردەوە تەوان فاشیسمش هەمیشە پێویستی بە سەرکردیەکە ئیترەوە لەو بارودۆخە هەمی لەو شخصا کۆ بوو مردنی و شخصە بەڕاستی ئەی باشە بە شەرێژ نەبوو دکتۆر لە دوای تێکشکانی ئەو کاریزمایی هیتلە پیاکی کاریزما بووە ماوە ڕۆحە پرۆسیەکە ڕۆحە پرۆسەکە ماوە ینی تێکنشکە بۆیە مەسەن لە دوای 40-50 ساڵ مەسەر ئەڵمانیا بەو هەموو بە بەڕادەی گازا گەشەیە کاتەوە ئەنی پێ دوای ئەو کارەکارە و ڕۆحە بەڵە ڕۆحە پرۆسیەکەی بەڵام بچینە علمیەکەیشی هەیە بە هەر ئەڵمان بەشێکە لە ئەوروپا ینی بەڵام دەستیشان وەرگرت دەرسیشان وەرگرت لە جەنگی جیهانی یەکەم زانیان ئەم تاخیرکردنی منە زۆر خەتەرە ئەو بوو کە ئەمریکا یارمەتێکی زۆری ئەڵمانیایە نێش بکەوێت نەیهێش بکەی وەک جەنگی جیهانی یەکەمی لێبێ یارمەتیە ئەڵمانیای غەربی بوو بە وڵاتێکی زۆر پێشکەوتوو ڕێگەی بۆ کرایەوە ماوەیەکی کەم ینی هەموو ئەو ینی قەرەبوو کردەوە دکتۆر با من نمونەیەک ببێن ئەمجارە لە فەڕەنسا لە ماڵی هینێک بووین لە ماڵی کە ژنێکی ئیسرائیلی منی داوت کرد لەگەڵ کۆمەڵێک فەڵەستینی و میسری و نازانم عەرەبوانەی داوت کردەوە نییە تۆیش وەکووانەیە خوێنرێتەوە وتیەوە وەکو هاو زمان وانەت من لە زمانیان تێ نەیەگەشتم کۆمەڵە جوولەکەش هاتبوون بۆوە کەچی سیرەکەم من بگرم بەدەستمەوە باشت کە چون بۆ سیرەکەم
ئەوەی کە هاڵێن دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی مهمە و خەڵکەکە یاوە زۆر مهم من و نازانم چی و ئەوانە سەیرەکەم با بە تەنیا هیچ کامیان دیفاعیان لە گەلی ئیسرائیلی نەیەکرد یعنی دەوڵەتی ئیسرائیلی نەیەکرد هەر هەمویان جنیان بە ئیسرائیلێدا بۆم دەرکەوە ئەسڵ شتێک بە ناوی مەسەلەی خۆخۆری لە ناو ئیسرائیلیەکانە زیاترە تێگەڵم چی ینی ئەوانیش بەم ئاقارە ڕۆیشتون بەم سەردەمات تێپەڕیون کە خۆفرۆشیان ناوی بنێ خۆفرۆش ئەنزانم بەم جۆرە مێنتاڵیتی قسە بکەین قوڵ مشکلە نییە بەم ئاقارات تێپەڕیوە کە خۆیان لە ناو خۆیانە گشتیان قسەیان بە حکوومەتی ئیسرائیلەوە من دیفاعم لێکردن ئەنی تۆ پێ دوان نییە ئەوەی کە بەردەوام تەحقیر و سوکاتی کرابێ بەو شێوازە هینە بێت ینی بەو شێوازە ڕۆحی کۆیلایەتی و ڕۆحی ژێردەستەی لە دەرونی خۆیان قبوڵەکە جوولەکەکانە ینی جوولەکەکان هەستەکان کۆیلن نا هەست بە کۆیلەترکردن نا گشتیان مەساوەشەوە لێ ڕخنە لە ئیسرائیل نەنا هەڕقیان لە ئیسرائیل باشێکیان زۆر زۆر چەپ بوون چەپەکان بوون چەپە جوولەکەکان بوون هەمویان ئازم قسەیان بە ئیسرائیل هەڵگورت سەمەتیشم لەگەڵا خۆی لەینی ئاینی جوولەکە دوو دیدگا هەیە دیدگایەکیانەوەیە کە بڕوای بۆ سەریۆنی سۆمانە هەیە دیدگایەکی ترجانەیە و جوولەکە زۆر کۆنە پارێزەکان مەسەڵەن بڕوان بە ئیسرائیل نییە ئەوانە هەن لە ئەمریکایشان لە کەنەدایشان بە ئەوروپایشان ئەوانە بڕوان بە ئیسرائیل نییە چونکە هەستەکان بە زەرەریانە لەدانەشن تا ڕادەی ڕاستە مەسەلەن خۆیگە لێ بڕوانی ئیسرائیل وڵاتێکە لەسەر بنچینی ئاین دروست بووە خۆیان ملت دانن لە کاتێکە ئاینن دوایی لەبیرم نەچێ مۆزۆی ئاینە بۆ کورد باسەکەی مزایم ئەوە جوولەکانم ئاینە بەڵام هاتووە ئاینێکی کرۆ بە میلەتێ لە کاتێکە تۆ جوولەکە ڕەشە هەیە سویتەیە ئۆروپیتەیە ئەم ڕەنگی ئێمە هەیە هینە هەیە بەس هەموو ئەمانەی هەڵدوریوەتە یەک و ناوی ناوە میلەتێک و لەویا دەسکانیەوە تەوان هینیان هەیە ئەوە هەم عقایدیە ئەو هینە هەم هۆکاری سیاسی هەیە بە تایبەتە و هینە دژە جوولەکە کە لایەنی مەسیحیەتە هەیە کە لە جنگی جیهانی دووەمە زۆر ڕەنگیایەوە لە کوشتاری جوولەکەکانە خۆم بۆ بەڵام تۆ حەسێوی کە مەسەلەن نمونە بێنەوە ئەم جوولەکانی کە لە کوردستان وەزیان زۆر باش ینی ساڵی 1940 کۆتای چلەکان کە ڕۆیشتن بوو یەکێ بانکەکەەوە ئەو وەختە بەڵاممان لێرە بازرگان بوون دەوڵەمەند بوون پزیشک بوون بازرگان بوون ینی زێڕەنگەر بوون سەنعەتکار بوون هونەرمەند بوون داهاتیان لەکوێوە بوو لە کارلێک بوو لەگەڵ کوردی مسلمانە بازاری ئەوانیان تقریبان کۆنتڕۆڵ کرد بوو باشترین بازرگانەکانی کوردستان و جوولەکانە بەڵام کاچێتە ئەچنا ئەوێ بە ناچاری کاچناوێ ینی هەتۆزێ لێرەوە فشارێک لێرەوە پاڵپێوەنانێت لەوێ وەرگرتن ینی منەوەشەوەێتاوێ هێ بە کرێکار یعنی ئەبن بە ئەچونە ناو کەمپەوەم بە کرێکارە بوون بین ینی ئەو موقعیەتە کە پێشتر هەیەن بوو هەمویان لە دەستە موقعیەتێکە لە کالێک لەگەڵ مسلمانە هەیان بوو ئەوە زیانێکی زۆر گەوریان کردەوە بەڵام لە هەمان کاتیشە ئیسرائیل لەبێ بەردەوام شەڕکە بۆ مانەوەی خۆی چونکە میلەتێکی بچووکە لە ناو دەریایەک مسلمانە کە دەورەیەوە ئێمە لە حاڵەتی سڵح نامێنێتەوە لە حاڵەتی سڵح نامێنێتەوە چونکە بۆچی حاڵەتی سڵحیان تۆ بێ کالێک لەگەڵ مسلمانە کا بکەی یە جوولەکەکە بازرگانە سەنعەتکارە عالمە ئەی وەختێکە لە شوێنێتر ئیشە بێ جەست بێ ئەڕوا هین بکە بڕوات ئەگەر هۆکارێکی ئایدئۆلۆژیک نەبێ بۆ شتەکە ئێتەوەی مەزبەرە مەسەلەی ئیسرائیل بەردەوام بە دوای دوژمنە بگەڕێ بە دوای دکتۆر ئەیسا تۆ پێ دوایە مەسەلەن بۆ نمونە شیعە تۆ باشە ناسی شیعە ناسێکی باشی دا سیر کە مەسەلەن بۆ نمونە شیعە بە ناوی ئاینی خۆ کە شیعە جۆرە لە دینە ئەسڵ ئاین نیە بە بڕای من ئەم جۆرە دینە دیان مەسەلەن بۆ نمونە لە 16 ئۆکتۆبرەوانە ئامادە بوون لە داقوق قورسترین شەڕ بکەن لەسەرەوەی کە گوایە کەسێکیان بە ڕێبواری لێکە لە ئیمامزایەکانیان لێ بووە با منەمانت بۆ نمونە بێن مەسەلەن بۆ نمونە ئامادەن لە پێناو پیرۆزیەکانی خۆیان ئامادەیە دەیان حەشت بدا بە کوشت دار حەشت بدا بە کوشت بۆی بستێ لە خاکی تۆ داگیرکە کە خاکی تۆیە کە مەسە ئیمام موسای کاظم فڵان فیسان هاتۆ لێ میزی کردووە بۆ نمونە ئەوە نییە هاتۆ لێ شەڕی لەسەرەکە
ئایا دین زەروریەتێکی نەبوو زەروریەتێک نییە بۆ کورد کە بتوانێ بۆ پارێزگاریکردن لە نەتەوەکەی خۆی دینێک هەڵبژێرێ هەیەی ئەی باشە مەسەن چی کامە دینەکە مەسەرم بۆ نمونە کورد تایبەتمەندی بیرروباوەڕی خۆی هەیە ئەزانن ئەو کوردە شیعانە تازە بوون بە شیع بەشی زۆریان عەلەوی بوون ینی ئەهلی حەق بوون بە تایبەت لەو منتەقەی کرماشان و ئەو شوێنانە چونکە پرۆسەیەکەیە لە عەلەوی بوونەوە بۆ شیع بوون کە عەلەوی خۆزێن ئاینێکی جیاواز ئەو وەختەکانێت تماشاکەی ئاینی کورد ئاینی کوردی سنی لە هەموو کوردستانە یەک ئاینە یاینە هەموو شافعی مەسەبن ئێستا مەسەرەن تۆ بڵێ بینی شافعی و حەنەفی کێشە نییە مانای نیازی شەرح بێ بەڵام لە چین حەنەفی و شافعی دوژمنی یەکن لە وڵاتێکی وەکو چینە مسلمانەکان شەڕەکە مەسەن شەڕی بینی حکوومەتی چینە لەگەڵ تورکە یۆغۆرەکانە بەس حکوومەتی چین شەڕەکەی خۆی بە مسلمانە چینیەکانەکە وانەیە کە چینی ئەسڵ بەڵە مسلمانن ئەمانەی کە یۆغۆرەکان کە لە سینکیانگ و لە کاشغەر و ئەمانە تورکن ئەمانە حەنەفی مەسەبن بەڵام مسلمانە چینیە ئەسلەکان شافعی مەسەبن و بە درێژایی مێژوو شەڕکە لە نێوانی تورکستان و بڵین ئەو چینە هەبووە شەڕەکە لە بینی مەسهەبی شافعی و مەسهەبی حەنەفیە بووە هەنی ئەوایە ینی پێ دوایە مەسەن کورد دینی هەیە ئەویش سنەیە بەڵێ سنەی شافعیە سنەی شافعیە تەنانەش کێشە بوو مەسەلەن و مفتی زەهاویە سنی شافعی بوو لە زۆر کتێبی کۆ ناخوێندومەتەوە بۆ ببێ بە مفتی مەسەبەکەی خۆیە گۆڕێ لە هینەوە لە شافعی خۆی گۆڕێ بە حەنەفی ینی ڕەخنە تونی لەسەرە ئەنی بە جۆرێ نەک بە خیانەتی گەورە بەڵام بە جۆرێک مەسلحەت خوازی بە جۆرێک هیندانرێ کێشەیەکمێ دوکتۆرانی ئەم دەسەڵاتە سنیە ینی ئەم دینە سنیە بڵێم دینی سنە یا مەسەبی سنە ئایا هینە میبڕتۆ ئەتوانێ بێ بە مەسای سەر وەک باسی نمونێ جوولەکەمان لێنەوەتمان جوولەکە کە ئاینەکەی کرد بە نەتەوە توانی ڕزگاریکە ئێمە توانین مەسەن دینی سنە بیکەین بە نەتەوە بێ ڕزگار ئەکرێ مەسەرم بۆ نمونە من ئێمە تۆزە گەمژەی سیاسیمان هەیە مەسەرەن ئەوی ئێزیدیانە مەتوانی استفادەیان لێ بکەین یەزیدەکان جنۆسایت کراون و هینێکی چاوێکی زۆریان لەسەرە کوردستان بەهۆی باڵانسی هێزەوە بەهۆی زۆر شتی ترەوە نامەسەر بەخۆ بێ بەڵام ئەتوانی هەوڵ بین ئەو یەزیدیانە بڵێن منتەقەی ئیزدخان کە سی تایبەتمەندی خۆی هەیە منتەقەیەکە ئاینێکی جیاوازی هەیە کوردیش هەوڵ بین ئەوان سەر بەخۆ بکەین ینی یان بە قۆناغی لە سەربەخۆی نزیکیان کردنەوە ئەودا تۆ وڵاتێک دەبێت وڵاتێکی سەربەخۆ دەبێت ئەم دەکانێتە تورکیا هجوومەکاتە سەر وڵات لەسەر دێت جوان تێگەیشتن وڵاتێک لە چونکە زەمینەی هەیە پشگیری هەیە ئەو وەختەکانی ئەکرێ و ئەو ئاینەش تۆزێ بگۆڕین ئەو ئاینە خەلەلێکی گەورەیە بەردەوام بچووکە بێتەوە چونکە بۆچی تەبشیری نییە نەک تەبشیری نیە جوولەکەش خۆ تەبشیری نییە بەڵام فێڵەکیان دۆزیوەتەوە زۆر مهمە ئەویشەوەیە هین لە دایکەوە گوازرێتەوە جوولەکە بوون لە دایکەوەیە ئەڵێ ئەمە مانای ئەوەیە تەجاوزیان پێکردی مناڵەکە تەر جوولەکەیە کچیان ڕفاندی مناڵەکە تەر جوولەکەیە بەڵام ێسەکانە مەسەرەن ئەوەی کە لە بۆی زیدیەکان پێشەوە ئەو کچانەی کە ڕفێرمان و تەجاوزیان پێکرا مناڵەکانیان مناڵەکانیان وەرنەگرتنەوە کچەکانیان بە هەزار بەدبەختی وەرگرتەوە تویان بۆدان مناڵەکانیان وەرنەگرتەوە چونکە یەزیدی بوون لە باوکەوە لە دایکەوە نییە ئەکرێمانە تۆزێ شێخێکات توانی شتێکی لێ بکەی کە بیان گۆڕم کۆمەڵ مجتەمەعیانە هینێکیانەیە ئەمە کرێ ژمارەیان زۆر بکرێ هەمە کرێ بکرێنەوە و هەمەکری ئەو ناوچەی باکووری مووسڵە بکەی بە وڵاتێکی سەربەخۆ بۆ خۆت بنچینەی ببێتەوە خەی ناکە باس لێمانی هەولێر و دووە کەر سەر بە عێراق بن بەڵام ئەکرێ سەربەخۆ بکەی وەکو پێگەیە بۆ خۆتی دابنێ بیکەی بە وڵاتێکی سەربەخۆ چونکە تۆ ئێسەکانە کوردستان جیابێتەوە سعودی بەرژەوەندێکەوەیتە خەتەرەوە ئێرانە ترسێ تورکیا ترسێ سعودی بەرژەوەندی خۆی چونکە عێراقی عەرەبی عێراقی شیعە باشە ئێستا دکتۆر تۆم شتانە ئەزانی کە ئێران ئەترسێ و تورکیا ترسێ و نەترسێ ئایا سەرکردایەتی کورد عەقلی بەوە نەهێشکاوە هەسا ڕیفراندۆمی کرد ناو کارتی دروست بوو یاری تۆ بێ دوای ڕیفراندۆم دروست بوو کارێکی دروست بوو
عاد باشاکە باڵە برداتە ئاسمان نەکرد بوو دەریانە کرد شو خراپی دەریان کرد سکانەوانەیە هەنێ لەو هاوڕێنە کە لەویان بە تایبەت ئەوانەیە کە سەر بە گۆڕان و ئەمانن ئەو قسەی منیان بەدڵ نەبێ خراپتە دەریانە کردی پلانێکی جەهەنەمیان و دەست خورمات و دانابوو کە من نمونەیەمان پێشتر لە کوردستانی ئێران بینێ وەکو چی لە نەغەدە و خۆلە بیرە نەغەدە شارێکە کورد و تورک تێکەڵا شارێکە کورد و تورک تێکەڵا جگەرە ئەو نامگەرە ناخۆجگەرە بۆ عیبە خەڵکە سیوانە ئێ مناڵی تایژی کابراوی ئێوانی جگەرە خۆن ناخوا عیبە باشە ناخۆم ناخۆ باشاکە لە نەغەدا ئەو شارێکە کورد و تورک تێکەڵا شیعە و سونی تێکەڵا ڕێک و دەست خورمات وایە دەست خورماتوش کورد زۆرتری نەکەی کورد و تورکە شیعە و سونیە کوردەکەی سونیە زۆربەی تورکمانەکەی باسی ئاسمیلیەکەی نەگاسمیلا یعنی شەڕی ئاهلی شەڕی کورد و تورکمان دروستکەن ئێمە شەڕێک نەبووە بە ناوی شەڕی کورد و تورکمان شەرێک نەبووە بە ناوی شەڕی کورد و عەرەب لا عێراق قەت شەڕ بووە لەگەڵ حکوومەت و دەسەڵاتێکی سیاسی ترا حزبێک و دەسەڵاتێکی سیاسی ترا شەڕی ئاهلی نەبووە لە بینی ئەم دراوسێ لە دراوسێ بە بەڵام بە پیلانگێڕی دوست خورماتیان پڕ کرد لە لە هەشتی شعبی و پاسدار و ماستار دەستیان کرد بەسەر گەڕێکێکی بەسەر چەند گەڕێکێکیە و بەرنامەیان دانابوو کە لەویە شەڕی ئەهلی لە بینی کورد و تورکمانە دروستکەنەوە و بیانوەوە سپای عێراق بێ دوست خورمات و کۆنتترۆلکە وە قەت نییە لە کورد بگەڕێتەوە چکە سوپای عێراق سوپای شیعەیە تاوانەکەی هەموو خستەمل کورد و بۆ هەمیشە دوست خورمات و ینی بڵێن پاکرایەوە لە کورد ینی لە کورد هەمیشە ڕیان کرد دوای شانزە ڕای کرد هەتا شەڕ ئەهلیەکە ڕووی نایە بەهۆی یەکێتی ئازایانە ڕای کرد بۆخۆی ڕای کرد بەس ئەخۆی کارەکەی لە دوست خورمات و ڕاست بوو هەرچەند خۆی لە نیەتێکی باشەوە نێت بەڵام ئەترسی کارەکەی ڕاست بوو گە شەڕی بکردای زۆر خەتەر بوو شەڕی بکردای لە ناو دوست خورماتوە بەو پێکاتەوە زۆر خەتەر بوو ئەبوو بە شەڕی ماڵ بە ماڵی کورد و تورکمان و ئەو شەڕی ماڵ بە ماڵی کورد و تورکمانە ئەو بەهۆی ئەوە سوپای عێراق بەدەست بگرێ بەسەرەوە بەسەر ئەو شارە و کوردەکە بۆ هەمیشە خەشارەکەوان نەبووە پلانی دانابوو پلانی دانابوو پڕی کردبوو لە حەشتی شعبی لەبینی من مەلا ساڵحیان لە ناو دوست خورماتیەوە تیرۆ کرد مەلا سەلاح جەمیل شتێکی ئەوەیان ڕێگە گواستەوە بۆ کەرکووک دوست خورمان تقریبان یەک پێکاتیانەیە ڕێکیان گواستەوە بۆ کەرکووک و بۆ هەمیشە ئەو منتەقەیان ینی بە شێوازێ لە کورد پاکردەوە کە قەت کوردسی نەگاتەوە ئەو ڕێبراندۆمە تۆ سنووری پێ دیاری کرد هەموو ئەم کێشاتی دروستە بوو هەر هەمووی دروستە بوو حیت گومانە لەوە نەبێ ئەمە پرۆژە شەرعەتی نییە ڕێفراندۆمە شەرعەتی چۆنێتی شەرعەتی شەرعەتەکە ئەوەیە تۆ میلەتێکە بەناوی میلەتی کورد دروست کرد باشام نەچوە ناو قانون دەوڵەتیەوە بەس تۆ میلەتێکە بەناوی میلەتی کورد دروست کرد پێی میلەتی کورد نەبوو کۆمەڵێک کورد زمانە هەبوو کە لەگەڵ حکوومەتی عێراقا کێشیان هەبوو ئێکێ لەگەڵ حکوومەتی عێراقا کێشەی نەبوو ئەنی پێ دوای ڕیفراندۆم توانی میلەت دروستکە بەڵا دروستی کرد لە دیدی خەڵکەوە دروستی کرد لە دیدی خەڵکەوە لە دیدی خەڵکی دەرەوە ئەوەی دروست کرد کە میلەتێ بە ناوی کوردستان هەیە کە پێشتر ئەمانە کۆمەڵە خەڵک تویەکی چان لە ناو خەڵکە بەڵام لە دوای لە دەرەوە چاندی لە ناو خەڵکە خەڵک خۆی زانی خۆمان زانین کوردی ئێمە خۆمان زانین بەڵام کۆ تۆ کابرای ئەمریکایی کابرای ئەوروپایی توزانی ئازگان تۆ توزانی لە ناو فەڕەنسا لە ناو توزانم لە بڵێن لە ئەرژانتین لەویا ئەسنیکەکان چین کێشیان چییە فڵان چیە تۆڵێ ئەگەر شارێک کێشەیە بێ لەگەڵ حکوومەتی مرکزی ئەرژانتینە حتمما کێشەیە هەیە حەلەبێ مەگەر خەڵکی نازانم گلاسکۆ لەگەڵ لازم لۆس ئانجلس لەگەڵ هەرێ گەڕێکی لەگەڵ حکوومەتی ئەمریکا کێشیان نییە ئەوانە شەوەیە هەنی ئەوان بۆ دیدەوەیان ڕوانێ بە دیدی مافی مرۆڤ بۆیان ڕوانێ نەک بە دیدی هینەوە نەتەوەی جا کردەوە بەڵێ نەتەوەکەت جیا کردەوە سنوورەکەشی دیاری کرد سنوورەکەشی دیاری کردەوە ئێستا هەموو کەسێ ئەڵێ کەرکووک داگیر کراوە وانە لە پارتیەکەوە نا من لە کەرکووکەژ من تۆ نا باسی دەرەوەکەم ئەڵێن کورد ڕفراندۆمی کرد سوپای عێراق هجوومی کرد لەسەر کەرکووک داگیری کرد لە کاتێکا کورد چوو بۆ کەرکووکی داگیر کردبوو کاکە خۆیان تەسلیمی ئێستا تۆ پێ دوای کەرکووک داگیر کرا ئەخنا بە پێی دەستورەکەی عێراق خۆ نابێ پێشمەرگە لەوێ
تۆ لە چوارچێوەی دەستوری عێراقی دوو شەڕۆ بوو جەناکەی ئێستا کەرکک داگیر کراوەیان تامان داگیر کراوە بەڵێ داگیر کراوە بۆ داگیر کرا داگیر کراوە کاکە شوێنە هەر شوێنە خەڵکەکەی کورد بێ خاگەکە کوردستان وێ ئاڵای کوردستان و هێزی پێشبەرگەی لە نەبێ شوێن داگیر کراوە وڵاتی ئازادکردنی کوردی بە خۆیان ڕێکەوتنیان بوو کە بگەڕێنەوە خۆیان ڕێکەوتنیان هەبووە بەهۆی زەعیفیانەوە بەهۆی هەرچێک دوکتەوە بۆ ئێشتا هەر حەماسەتی ڕفرادە بەری داوی خۆی ئەزانین چۆن ئێمە قەزیەکمان هەیە قەزیەکمان هەیە قەزیە ئێمە موچە نییە قەزیە ئێمە زانم پۆست نییە ئێمە قەزیەکمان شۆ قەزێمە موچەنیە خەڵکە بەچی بژی دوکتور آخر چی کەیفی خۆیەتی ئەی کاکە بەسە من مناڵی تۆم لەم ماڵا بێ تۆ لەسەر تەکە من بژێنی ئەیوایە کاکە من مناڵی ئەیوایە میلەت من ئەوە غەڵەتەکەی میلەتکەی بەبێ من ئاخر ئەمەیە ئامەیە کە لێرە ئێمەیان کردووە بە ئامەیە کۆی لەکرد ئێ باش ئەمەیە کۆی لە کاکە من کۆی لە من دیفاع کۆی لەکردین بەڵگەم کورد مرۆڤێکی ئازاد بووە هەمیشە ئازاد بووە ئەم کوردت ماشاکە ئەم کووردە خۆی ژیانوە دەرەبەگی ژیانوە شێخی ژیانوە هاڵی هەی داگیرکەری ژیانوە لەسەر ینی خۆی دەستی خۆی بەهینی خۆی بە کشت و کاڵی خۆی بەدوزانم بە سەرعاتی خۆی بەچی خۆی ئەبارتێکی بووە هەموو ئەمانەشی ژیانوە بەس ئێستەکانێک کورد ئابم شێوازە کراوە بە کۆیلە هێنراوەتە ناو شارەکان لە دەستڕەنجینی کەوتووە لە مرۆڤی ئازادبوون کەوتووە لە حاشێ شارەکانە لە ناو شارەکانە ئەبێت چاوی لێوێ شێخێ دەرەبەجێکە ئێستا ناوی حیزبە تیکەی نانی باتێ دی قوزڵ کوردیەتی جا بۆ ئەو ناڵێ ئەو نەهەلی کاری ڕەخساندە دکتۆر زانم لەنەوەیەک و ئەمانە دەسەڵاتیان گرتووەتە دەست کاکە یالی منیش قسە بکەم کاکە باش ئاخر دەویستی پێی لە کۆیلەی نانە باسی کۆیلەی نانە ئەم حیزبانە لەنەوەیەک و کە هاتنە سەر حکم لەجێ ئەوەی پرۆژە بکەن لەجێوە شەریکە بکەن لەجێوە کارخانە بکەن لەجێ مانۆفاکتۆر دروستکەن هاتن هەموو خەڵکیان بەستۆ بە حیزب بوو ئەنە خەتاکە لە میلەت نییە وایە لەسەرەوە ڕێکەوتی خەتا لە میلەت نییە کاتێک کە تۆ ئەم خەڵکە ئەبەسی بە خۆتۆ خەتای لە میلەتی کاکە خەڵکیان بەس بە خۆیانە قوڵترە لە ئەنفالەوە دەست پێەکە کە دیاتەکانی کوردستانیان کاول کردوە خەڵک هێنایە شارەوە شتەکە لە زەمان شەدەحسین دەست پێەکە خەڵک ئەو وەختە ئەو حکوومەتی سەدام حوسێنە 500,000 جاشیە بوو 500,000 جاشتی بۆ 500,000 شەقڕی نەبوو شەقیان ناکرد بندیوار بوو بۆ 500,000 بندیواری هەبوو کە معاشدانە بۆ نەبوون پێشبەرگە ئەی باشە دوکتۆر بۆچی ئەمانە کە هاتنە سەر حکم پرۆژەیان نەبوو خەڵکەکە ببنە بۆ لادێ هەنێ خەڵ ڕۆیشتنەوە بەڵام ئەمە لێرە هەنێشت ڕوویدا تەبعاً من ناڵم بۆ تۆ حکوومەتێکی ئەو حکوومەتی ناڵم بەرنامی هەبوو نەقی بەرنامینەوە ئەویش ئەزۆنا من ئەوەی کە بینیومە لە کوردستانی باشودا ئەوەی کە لە هینم بینیوە بابەگەن ئێوە کابرا بوو بە ڕئیس هیان کرد بە ڕئیس یان تۆ وەرە ڕئیس بە ئەوی باشە ئەمەسان دمونێکی خۆشە ڕئیس قسم بوو تی وتیان فڵانی وەرە بە بە ڕئیس قسم فڵانی برادێکم ئەیوەتی باشە فڵان دەرسم لێ بسێنەوە جابم بە ڕئیس قسم یان کاکە تو ببی ڕێسخم دەرس خۆت داینی خۆت تەقسیەکەی یعنی چی یعنی مەسم وایە هەم ئەوانەی کە لەناو ئیداری کوردیان لە خوارەوە بۆ سەرسەرەوە بەس بۆ معاشیشەکەن یعنی هیچی هەست بە مەسئولیەتی گەورە ناکە نازانم سەر وەزیرانەکە ئەیکەیان نیکە نازانم چونکە سەرۆزەرگە ناناسم بەڵام حتا وەزیرەکەیشی کەسانێکن کە ئیشی ڕۆژانە بەڕێەکەن هیچی پرۆژێ ئەوەیان نییە کە مەسەرەن بڵێن بیرکەنەوە کە ئایا جێدەستیان دیار بێ و ئەگەرێکێکیش بێ جێدەستی دیار بێ ئەوەی دوایی دێ جێدەسەکەی وا تێکەیە ئاساری نایڵێ زان کابرا دکتۆری یا دکتۆر دلاوەر وەزارەتی خوێندنی باڕۆ بڵێم ئەم بۆ معاش نەهات واتەن دووارە ئەنواعی تۆمەتیشیان بۆ دروست کرد ئەم بۆ معاش نەهات و هاتوو کارکە چونکە پێویستی وەڕاستی بۆ معاشە نەبوو هاتی بوو کارکە هەنێ بەرنامەی دانا هەنێ پرۆژەی دانا کە وەزارەتی خوێندنی باڵا و زانکۆکانی زۆرە خستە پێشەوە باشە ئەسەر بە دکتۆر بەرهەم بوو یعنی نزیکی ئەو یەکەم کەس کە دژایەتیە کرد لە لای پارتیەوە بوو ئەنواعی دژایەتی کرا بۆەوە کارەکانی سەرکەوتوو نەبێت هەر بەڵام هەر کاری کرد دوای ئەوەش کە لابرا ینی بڵێن دکتۆر بەرهەم ڕۆی ئەویش ڕۆیی لەم لای ترەوە ئەمانە یەکێتی هەرچی ئاساری ئەو کابرا بوو لە زانکۆ سلێمانی سریانەوە
هەموو ئەو بەرنامانە ئەو ڕێفۆرمانە کە داینابوو بەرە هەمویان لە عەرزی چەند ساڵە سڕیەوە یعنی چوونەوە سەر مینە کۆنەکە یعنی ئەوە ینی بەرگریەکی عەجیب هەیە ڕزستانس ینی گۆڕانکاری زۆر زەحمەتە لە کۆمەڵگای کوردیا بکرێت یەکجار زەحمەتە ینی سیستەمەکە بم شێوازی ینی ئەوەی کە تۆ بڵێ مەسەلەن ئایا خەڵک حکوومەت بڵێن هینە بەڵێ حکوومەت مەسوول بەس حکوومەت کێیە حکوومەت کۆمەڵە مۆزەفن لە خوارەوە حتا سەرەوە تەنها بیر لەواکەنەوە کە بڵێن چۆن ڕۆژانیان بڕێکەنەوە تۆ بینی کە هیچ سەرکردێکی دەرەجەیەکی حزب نەچێتە پارلەمان هیچ سەرکردێکی دەرەجەیەکی حزب ناچێتە حکوومەت چونکە بۆچی وەزی لە حزبەکە باشترە هەم موچەی زۆرترە هەم دەسەڵاتی زۆرترە کە بچێتە ناو حکوومەتەوە مەسئولیەتیان لێوێ دەسەڵاتوینەکەشیونە نییە لە کاتێکە تۆ مەسەلەن حزبێک لە انتخاباتی ئایباتەوە سەرۆکی حزبەکە بێ بە سەرۆکی حکوومەت یا سەرۆکی حزبەکە بێ بە سەرۆکی پارلەمان بەس لێرە نۆکەرەکەی ئەبێ ئەبێ سەرۆکی پارلەمان ئەوێ بە سەرۆکی پارلەمان یا بە سەرۆکی حکوومەت زۆر سەرۆکی حکوومەت یا بێ بۆ کۆمەڵی هینە بن بە ئەندامانی مەکتەب سیاسی چنە من بە وەزیر وانە بەس لێرە نانەوەی مەسۆدان وەزیر نۆکەرەکانی ناو بۆچی نۆکەرەکانی بە وەزیرکی لەوێ بۆ خۆی موچەی وەرگری و شتێکیش بۆن دکتۆر باسی موچە بوو باسی خەڵک باسی خەڵک بوو تۆ وتە بۆچی ئەم حکوومەتە بەرنامەی نییە بۆ خەڵک تەشغیل بۆ خەڵک دروستکە بەڵێ بەرنامەی چاچیا بوو بەرنامەکەی ئەوە بوو هەموو خەڵکە بە موچە خۆر وە زانی پاری نەوتە میشە ئابارێ حاڵێ هەی مخۆم لە یەکێ لە سەرکردنی هەرە گەورەکانی حزبێکی کوردستانم بیست کە باسیەوەیان کرد کە لادیەکان نین بووە بڵێن چۆڵ بووە ئەمانە 2004 وتی ئەمە لە سەدەی 90 هەمیشە ڕوویدا هین بڵێن ئەوە نەبوو مەکینەی ڕستن دروست بوو تی بە میلیۆنها کرێکاری تەشی ئیش بوون ئەمین بەهەزیەوە بوو کە ئەوە پارەی دلار تۆ تا بازای پێز نەگە بغرا بوو یانیگە لەو شاخوچەوە دلار وەرگری لەبەر بە بیان وێگە بێ پۆلیسە بێ ئەوختە بەتابەتنەوەی پۆلیسە زۆرە هێنا تا ئەوە توی سەکانە 1,200,000 یانە ئەویستیان لە شیرینی نەوت بەشی خەڵک بدەن و بڵێن ئێوەش دابنیشن پێ بژین دکتۆر با نمونەیە بێنمەوە هاوڕان نازانم ئێوە لە بیرتان بێیانە لە بیدایەتی شەڕی داعش کە سەری هەڵدا موچە نەما وانە پارە نەما و لە 2013وانە لە پەر هینێک پیا بوو ئەماوەە بلۆکە کاکەوەە بلۆکە ئەوەی کە بڕۆی بە ڕفراندوم لێ بلۆکی کاکەوە کەی مۆزوع دکتۆر دەبێت بە قسەکانم بکەم تۆواز هین بێنە لە بیدایەتی شەڕی داعشەوە نیە پارە نەما و بووجە بڕاو نازەمەوەە دەبێت لە با قسەیە کابراوە خۆی و باوکیشی 100 ساڵاوەکو هینەژین یعنی بڕێن لەژێر دەستی داگیرکەرانە و بە نۆکەرایەتی و بە ملکەچی و بە ترس و بە لەرزەواژی ئێستێش حازرە و یعنی بڵێن لە ترسی ئامادەیە مناڵی بێەوە مناڵەکەیشی لە هەمان بارودۆخا بژی کاکە هەوڵێ بە ئایبە هەوڵێ بە تۆ خۆت دەزانی وەزە چۆنە زیانە تەسبیت نییە ژیانە تەسبیت نییە هەر لە حەزە ئیمکانی هەیە ئەم ستاتیۆ بچووکە هەیە تێک بڕمێ یا لانیکەم ستیبڵ نییە ستیبڵ نییە باڵانسی نییە بەڵێ تۆ بکەیتە باڵانسێکی بەرزتر بەقوربان تۆ خۆت ئاسەکانێمە وەزئەتە وەزی باوکیش لێت لەمە خراپتر بوو آخر مناڵەکەیش هەر بەم وەز ئاڕوە مناڵە نەبێ لانیکەم ژنمێنە مناڵە نەبێ خۆوە جەخ کوێرکە ئەگەر ئەم بار ئەگەتێ ئەلم بارودۆخە مناڵە هەبێ بەڕاستی تاوان جوابێ برادرمایەوە نازانم چێ وازی لێ بێنە دکتۆر نمونەیەکەوە لەو مۆزەی کە پارە نەما معاش بڕاوە لە 2013 لە پڕ هینە پرۆژەیەک دروست بوو پرۆژەی نانی خەجیەخانم لە بیریە پێش لە 2013 ئەم نانە ئاوا نازانم بووە ئەگەر بچووک بووانە بە سەدان ژن کەوتنە سەر ئیش چون لە فشارە ئینسان نەتەوە هەر ئینسانێک ئیسە خۆمان بەیانی فشارێکمان بۆ بێ بیرەکەینەوە چۆن ئیسپرینگکەین ئاوەکو چۆن فەنەر ئیسپرینگ ئاوای گوشی بۆی بڕۆ ئیشێکی تر بکەی وەنیە فشار و مەزیەقەدانانەوە فشارکردن زەختکردن وەکە کە تۆ بیر لە ئەڵتەرناتیڤ بکەیتەوە بیر لەوە بکەیتەوە کە شتێکی تر دابێنی بۆ ژیانی خۆت ئەو کاتێک کە مەعاش نەما وەڵام ئەیگەر بۆ نمونە هەر ئەم خودی ئەم نانی خەجیەخانمە ئەمڕۆ
ڤیددیۆیکیاندانە و لەسەر کچێکی جوان خەریکی چایە فرۆشێ لە بازارە بینی دوزانان لە سوۆشیال میدیاشتا بینی مەسەن جاران ئەگە 2000 پێش لە 2013 وایە هیچ کچێک ئامادە نەبوو لەو بازارە چای بفرۆشێ هەر ئەی بوو وانە ئەنی ئەم جۆرە دروستکردنی ئەنی پێ دوایە ینی پێمان منیش پێ قەنەعاتم بەوە هەیە کە جۆرە فشاردانان لەسەر میلەت واکە میلەت داهێنانی بەوەکو چۆنی سەر لە کوردەی ڕۆژهەڵات کابرا من دێنە مقابلەیەکی کوڕێکی هینم بینی خەریکە تەلەبەی دکتۆرایە لە فیزیا شتێکی وایە خەریکی کۆڵبەریە ئەنی ئەم فشارە هەرچەنەوە مۆزوعەکەی ئەوێ زۆر جیاوازترە لەسەرەوە قسە بکەین مەسەن کوردی عێراق چییە؟ وڵای سوزان نه خۆ مشکلەمانە مۆزۆی کوردی عێراق و ئێران نییە مۆزوعەکە چییە؟ کاکەوتە پێیان ناخۆشە ئاخر نەخۆ ئیسە پیان وایە من لە قازانجی پارتی قسەکەن یا تۆوەکو پارتی قسەکە یا مۆزوعەکە چی ئەو نیە تۆ دیفاع لە ناسیۆنالیزم منیش دیفاعی لێ یەکەم ئەڵێ پیان وایە تۆ پارتی حیزبێکی زیرەکە ئەتوانێت ئیستیقلال هێمش بکە خۆ من هەمیشە لەسەر بەری ڕفراندەم هەموو کاکە بۆ واکەن کوردایەتی لە دەست پارتی دەربێنن پیان ناگرێت کە بەرنامەی هەیە بیرەکاتەوە کەسانی هەیە بیرەکەن ئەتوانێت ئیستیقلال هەمومانانیش بکەین ئەسا من ئەمڕۆ پۆستێکم کردو بینین باسی ئەوم کردبووتم نازانم بۆچی ئەمانەی کە دژە دەسەڵاتی باشوورن معجبی سەلاحەدین دەمیرتاش و عوسمان بایدەمیرن وەڕەسمەکانی ئەواندا ئەنێن لە پرۆفایلەکانیانە وەسفێکەن و بەشان و باڵیان هەن لە کاتێکە من گوێم لە عوسمان بایدەمیر بووە سپاسی مەسعود بەرزانیە کاڵە لە من سپاسێکم و پیاوێکی مەزنە و نازانم خۆی ئەو شەڕێکە لە کوردستانی عێراقا ینی مەسەلەن من وانە تێگەم کە بۆچی مەسەلەن ڕقیان لە پارتیە یان لەو لە ڕقیان لە یەکێتیە ینی ئەم ئەلوان تێگەم چونکەمانە ساڵهای ساڵەکە شەڕیان کردووە بیر و باوەڕ نییە شتێ نیە بەلای بیر و باوەڕ بەڵام تۆ کابرا باوشی کوژراوە برای کوژراوە ئەمە ینی هەر ئەو ئێستا بەسەر زۆر کەسن بانەوە نهێنم ئەمە هینە ینی بڵێن ئەم ڕقە لە دڵا هەر هەیە لێ درێتەوە ینی هەنێشت هەیە تێکەڵبوونەوەی تۆزە زەحمەتە ئەو لەوە لەو شتانە تێگەم بەڵام بەڕاستی ینی مەسەلەم تۆ من تۆ ڕق لێژیانی نا لە هەنێ ئەتواری هەر کامێکیان تووڕابم بەڵام ئەوە بەڵام مەسەلەن ڕقم لەم بێیان حەزم لەو بێیان ئەوە شتیوان نییە بەڵام تەبعاً من استراتیژی ژیانم دیارە استراتیژی ژیانی من ئەوەیە کە کورد بەیەک نزیک بێتەوە نابێت لە دوورکە بێتەوە ئەجە تۆ جنێو بمبی ئەو بکوتی ئەم بکوتی تەبعاً دووریان نەخەیتەوە شتێکە گوتبوو بەر کاتە یەکێتی پارتی ڕێبکەون خەڵ معاش وەرەگرێت ئەی تەوان خەڵک معاش وەرەگرێ چونکە خەڵکەکەن بەبارم تا چونکە دەنجوانە مەسەلەن لە شەڕی ناوخوا ئەگەر تۆ لە بیرنی تۆ بناوە لە شەڕی ناوخوا ئەگەر ئەو شەڕی ناوخۆیە نەبووایە لە کوردستانی باشوور لە برسا مرد ینی تۆ لە شەڕی ناوخوا بڵێن 200,000 10,000 کەس کوژراوە لە هەردوولا بەڵام ئەگەر ئەو شەڕی ناوخۆ نەبووایە چەند قاتی ئەوە لە برسا مردن خۆ لە عێراق شەڕی ناوخۆی تیان نەبوو بەهۆی ئەو گەمار و ئابووریەوە کە گەمار و ئابوووریەکەی کوردستانی عێراق دەبڵ بوو چونکە گەمار و حکوومەتی عێراق شی لەسەر بوو دەبڵ بوو بەبێ ئاماری خودی UN 500,000 مناڵ لەو ماوەیە ینی بڵێن لە ساڵی 91 تاو کاتێکە نەوت بەرامبەری غەزاکادری مناڵ بەهۆی هینەوە ینی بەهۆی نەخۆشیەوە بەهۆی چونکە مردنی مناڵ تاوان نەبووە گەداری چونکە مناڵ نابێت بمرێ شەڕی ناوخۆ چ سوودێکی بوو شەڕی ناوخۆ هینە بوو کەسابەت بوو ینی لەو پارە هاو ئەدرا بۆ شەڕکەرانە بۆ خۆیان شەڕ بکەن تەوان برینێکی قوڵی دروست کرد بەڵام بازاڕی بوژانەوە ئیشی دروستە کرد خراب بوو بەڵام بارودۆخەکە هینی کرد ینی بڵێن سەپاندی بەڵام خراب بوو برینێکی دروست کردووە پڕ نابێتەوە برینێکی دروست کردووە پڕ نابێت براکەم براکەم وڵات بنێکی براکەم پارتی بکوژە قەنی خۆش نام باشە دکتۆر تۆ قەناعەتت بەوانەیە کە یانە بەردەم کابێراڵەن دینارە پارەوانی قەدیم لە دادگاشتە کەسانی هەبوون شایەدیانەدا ینی تۆ پێز بە شایەت بوو بۆ شتێ ئەیتەوە لەوێ بوو ئاچوویتە دەرەوەی شایەت ئەهات پارێک دەستێکی بوو دێ دەستێدا بە قورئان ئاوە ماوایە ئەمە نەژوان شەر کەسێکن و زۆریش نی بۆ ئەوە دروست بووم چنە بەرەو تەلەڤیزیۆنە تۆ جارە شتێکە وت ژنێک بوو نازانم لە زاخۆ بۆ هینی کەسی یەزیدیەکان بوو تی هیچی هینی ناکرد پارێک پارەم نەدا ئەوە این بوو چینە لا یەزیدیت کرمانجیشم لەگەڵە بوو لەگەڵ شاوە ئێمە سیانی چوین
داوامان لە کابراایکی یێزیدی کرد وتیان مەسوودی کەمپەکە وتی ئەو کچەکەی دەستدرێژی کراوەتە سەری بۆ مقابلەوەنە ئەو کاتە ئەوە مۆزۆع بوو ینی کە لە میدیا قسە بکەنوانە منی چوم لەگەڵ کابرا قسە بکرێتم مقابلە کچەکەن وتی ئۆکەی زۆر باشەوانە بەڵا کچەکەی قسەی کرد پرسیارم کرد دەستدرێژی ئەویش سەیری باوکیە کرد سەری باوکیە کرد باوکی بە منی وتی ببوورە ئەگەر پارە ئەدەی ئەوێ دەوە ڕقم بدەیت تێ ئەڵم کچەکەم پێت بڵێ کە دەستدرێژی سێکسی کراوەتە سەرم من چاو بەڕێتەوە قسەرم بەجددی وتم وەڵا کوڕە تریشمان لەگەڵا بدلێرینە وتم یانی چی تۆ ئەبێ پارە وەرگری تا بڵێ کچەکەت دەستدرێژی کراوەتە سەری ئەنی بۆم دەرکەوە بەردەوام ئەو ماوەی هەموو یەزیدیەکان وانن بەڵام لەبێگە چەند کەسێکە لەوێ هەیە ئەنی ئەم کەسانە هەن ئەم کەسانە هەن ینی ئامادەن تۆ ئەڵێ بەو قورعانە 250 پێ نییە ئێرازەکە 250 پێ نیە دوانێ 500 سوێنەگەشی ناکەی کڵاو شەقی هەیە بۆ شتانە برادر کاک بەختیار حاجی تێبینیم هەیە لەسەر ئەدا حکوومەتی هەرێم و مێدیشمێ ئەم کابینێ زاڵ دەبێت بەسەر گەندەڵی گرنگدان بە سێکتەری تر جگە لە ئەوەت لە نەو دەگەر حزب کاری نێ حکوومەت هاوکار بە مەڵام هەرچەنە بێ دەسەڵاتی کورهەیە شێک بەیە دەزەرداری کورداتی قارە هەرێم نابێ منداڵەکان فێکردن پێش خەوتن ئاڵای کوردستان باس بکەن ئینشا بەسەر جێگە داهێشتن چونکە ئەگەر منداڵەکان گەر فێری ئەوە کراون لەگەڵ دڵی دەکەن و نەخانن لە ئەگە پارتی نەبێ قسەکەی بە جددی وەرەگرن بەس پارتی بێ هیچ نییە کێشەکە قسەکە زۆر مهمە بۆچی وانێ ینی مۆسە خۆ کابرێش ئاڵاتی ئەمریان پێکراوە ئەمریان پێکراوە قسانە فەرقی زۆر فەرقی یعنی خۆی تۆ ئەمری پێکراوە تۆ دیفاع لە حکوومەتەکەی نا ئەوە ناویان پێکراوە پێ نەکراوە ئەوشانی تۆ زایکە پارتیە خۆ من باشە من دڵنیامەوە پارتیا ئاڵای پارتی نییە باشە یکاکە پارتی ئەوە بینیتە ئاڵای پارتی نازانم لە پشتێتیان نێ بەزە ئیسێ پارتیش بێ هاوڵاتێکی وڵاتی باشە خۆ من ناڵێم هی قسەی تۆ ناڵم خۆ خراپە وە یەکێتەکانیشان وان واقعی تۆ بڕوان بینی ئەو نیشتمان پەروانە کە نەوێت تۆ فڕێ بیگرە دەستم کەسی ئەو نیشتمە پەروانە کە لە نەوێتیان من لەکەم شوێنە بینیم بەخۆ مەقەنەعەتم بۆ ئەوە ئاگاداری من نانە گۆڕانە ئەو نەوەی نوێش بەخۆ کەسێکی زۆر مهمی تایە بەس گەنی بڵێن ئەوە بە کولیەت ناکرێ بەڵام ئیتر فەرقەکە کە تۆ مەسەلەن حزبەکە و پێ بڵێ وا بڵێ یان خۆت بڵێ پشتی جیاوازە ئێستا تۆ پێ دوای مەسوول بەرزانی توانێت ریفۆرم نایناسی ینی تۆ مەسەن تحلیلی بۆ سەفەویەکان لێە تحلیلی بۆ ڕابردوو لێدا کەسی مەسوولبەرزانی لەسەردەمی یاژیەتە نایناسی ئەمنیە نەقد نەکراوە من ئێستا توانم پێت بڵێم لێ چیە چکە لەبەر چاوە بووە نەقد کراوە کردو کارەکانی دیارە ینی پیاکی ئەمنیە و کەوانە لەسەری مەسەلەن بڵێن هین یعنی بڵێن نێچیروان بارزانانی معلومە ئایسا زانم کە بێتە سەر حکوومەت ئەتوانێت چی بکات توانێت چی نەکە چکە پێشینەیەکی هەیە پاشخانێکی هەیە کەسێکیش نییە لێڵ بێ شاراوەنی هیچ لایەنێکی شاراوەنی وڵایەنەکانی دەرکەوتو بەڵام ئەم برادرە من نایدەسمێنی بڵێن ئەزانین بەڵێ زانین وەکسناسی ناویە زانین ئەزانین ڕێسی دەستگای پاراستن بوو نازانم کوڕی کاک مەسعود و ئەمە نازانین بەڵام جارێک دیار نییە جێپەنجەکەی دیار نییە ئایا ئەم کەسە دەرەقەتی غوولەکانی ناو حیزب و حکوومەت دێ حیزب بەتایبەت ئەوانەی پارتی یا خۆی دزنیە نانە دزەوەنە بە دزی حەسیبی خۆخواان بە خاوەنی هەموو شتێک ئەزانم خۆیان بەخاوەنی زمانێ مەسەن زەکانێتەوە بێ ئامەهی من بێ هەڵگری بیبێ ئەوە دزیە بەڵە وەختێکم من خۆمە بەهی خۆم ێزانم ئەو بە دزی ینی مەزم بۆ نمونە داهاتی ئەو بەسەن سەرۆگۆزی ئایسا دکتۆر بە بەراورد کاریەکەین چەند بۆ نمونە سەرۆگۆزیرانی وڵاتێکی تر بە موچەیەکەژی بە میزانیەکەژی من دوێنە شەش بڵاوم کردو من لە فەیسبوک نووسی بوو من هیچ حزبێکی هەرێمی کوردستان تا ئێستا پارەی کارەبای نەداوە وانە ئەم کابرا بەسەرم بۆ نمونە کاتێکە 50 سیارەکەوێتە دوای ئەمە جۆرە لە جۆرەکە لە گەندەڵی کاتێکە مناڵەکانی لە ئەمریکا ئەخوێنن و مناڵێکی کورد ناتوانێت بڕاتەوە بخوێنێت ئەمە جۆرەکە لە گەندەڵی ئانی بچووکترین شت ئەبێ گەندەڵی نازانم گەندەڵی ئەوان زۆر بە فۆرمە گەورەکە ئەی بینن یا بم فۆرمە بچووکارەی شتە بینن یان نە ڕاستیێ ئالێرا کێشەکەیە یعنی تۆ ناڵێ مەسەلەن تۆ
سەرۆک وەزیر داخل شتەکان وەختێک لەگەڵ ئەوروپا قیاسیەکەی من نامە لەگە ئەوروپا ئەمە دراوێکی خیاڵیە خیاڵی ناکرێت تۆ بەسەرەن لەگەڵ ئێران قیاسی لەگەڵ تورکیا قیاسی لەگەڵ لەگەڵ تورکیا قیاس ناکردی تورکیای مافیا ئەو داوەرە لەگەڵ مسر قیاسیە ئێرە باشترە ئێرە شەفافێتی زیاترە ئەنیگەم ڕێک دەڵێ ئەوە دزیە لەگەڵ ئەوەتەوە دزیەکە کەوتە ها چام لێتی یەتی کابرا جارێک شەرم نەگرێت دوو جار سەری چێم جار شەرم نەگرێت ئەنی ئێرە فەرقەکەی ئەوەیە ئەنی کام دەسەڵاتی زۆر بە قووەتە کام کە زۆر بە قووەتە تۆزێ لێ ترسن ماوێ لێ ترسن تۆزێ لێ ترسن تۆزی حەزەرەکەن بەرە دەمێکەن وەکەمێ وە بچوو دەمەکەنەوە لە کۆتایەتی مەژاکەی دەمی کۆمەڵێکی زۆر دەم داچەقیوە ئەوەی کرد ئەنی هەرچەند غەداریش بی هەرچەند زۆر زاڵمیش بی بەرگە ناگری لە کۆتاییە تەسلیمی دەمی خەڵکەبی ئەنی ئەوەیە ئەنی تۆ فەرقێکە لە کوردستانی عێراقەتی لەگەڵ شوێنەکانی ترا ئەو فەزایەیە ئەو فەزای چونکە فەزاکەش بۆچی وایە هەر ئەو کێشە کۆنەکەی کووردە هەر ئەو کێشە کۆنەکەی کووردە کە میرنشینەکان پێکەوە ناگونجان چونکە مینی دەسەڵاتەکان کە لە کوردستانی عێراقا هەیە پێکەوە ناگونجێت تێگەشانە هینێ پێشبڕکیان هەیە ئەو فەزایەکی کردوەتەوە کە تۆ توانی قسە بکەی کە تۆ توانی تەنانەت پارلەمانێکە هەبێکە هەمە ڕەنگ بێ ئەو شۆکارەکەی ئەو مینی دەسەڵاتانەیە ئێنە ئەگەر مەسەڵەن بڵێن پارتی یان یەکێتی فارمانڕەوەی هەموو کوردستان بووایە ئایسەکانی ئەو پارلەمانی کوردستانە لەگەڵ پارلەمانی ئێرانە لەسێ فەرقینا پارلەمانێکی پیچ و پوچی بێمانەوە ئاکۆڵە ئالتەرناتیڤەمانیشە نیانە بۆ نیانە ئەنێ میلەتە دیگە لەمانە شێخەکەی کەریم چنێ نییە قەنەعاتە بۆ نییە میلەتە لەوەش باشتر خەم میلەتەکە هەر ئەوەیە کاکە بۆ قوبانە من برم میلەتەکە وەرە 600,000 ئەندامی پارتیە 600,000 500,000 ئەندامی یەکێتیە میلەتەکەی تر هیچ بگوی مناڵە وردن یا براو خوشک و شتیەمانن قەنەعاتە بۆ یەک ئالتەرناتیڤی هەرەوەیە هەر بتەوێ ئەوەیە نەتەوێ هەر ئەوەیە تەنها لێرە چاکردنی حیزبە ئەبێ حیزب چاکرێ حیزبە دەسەڵات حکوومەت دەسەڵات حکوومەت چاک حکوومەت بابجە حکوومەت چانابێ حکوومەت چییە حکوومەت ناڵم حکوومەت ئەوەیە ئەگەر بەسەرم بۆ نمونە هەرچێک گەندەڵی بوو ئێمە قسە بە پارتی مەسەلەن ئەبێ قانونێکی زۆر سفت و سەخت و قایم هەبێ کە مەسەلەن حیزب هەرچی هەیە کەیفی خۆیەتی ئەبێ 3 ساڵ جارێک کۆنگرە بکە و 3 ساڵ جارێ ئەندامی سەرکردایەتی نوێ هەڵبژێرێ 3 ساڵ جارێ مەکتەب سیاسی نوێ هەڵبژێرێ و بە پرۆسەیەکی دیموکراتیک تەبخەوە چکە حیزبش کە چەکدار و پرۆسە دیموکراتیکە چی ئەو وەختەکانێ ئەو ئەندام مەکتەب سیاسیانە هەر ئەوانە بن کە لە حزب موچە وەرنەگرن بە هیچ شێوەیە حزب موچەی نەبێ هەر کەسێک چووە سەرسەرەوە بوو بە ئەندام مەکتەب سیاسی ئەتوانێت بێ بە وەزیر تخۆی حزب خۆیان دیدەکە ئەگەر انتخاباتەکەی بردەوە بێ بە وەزیر بێ بە گزیر بێ بە ئەندام پارلەمان و بەم شێوازە بڵێن حزب چاکە بێ حزب بە حزبێکی بە قووەت حزب بوو بە حزبێکی بە قووەت چونکە ئینسانە بە قووەتەکانی حزبی چونە حکوومەت حکوومەتێکی بە قووەت ئێنە ئەمە هەر ئەی دکتۆر باشە یاری تۆ قەنەعاتت بەوە دەبێت باخم دەست خۆش پێدێری دکتۆر باشە یاری مەسەلەن ئێمە لەم ماڵا دانیشتین عەقڵمان پێشکێ بەڵام مەسەلەن بۆ نمونەمانێکە ڕەخنە لەم دەسەڵاتێک ناقلیان پێی ناشکێ حکوومەت چاک بۆ نمونەم سۆرا عومەرێکە ڕەخنەیە گردە لە ماوە لە پەرلەمانینیان کرد چیان کردەوە خەڵک کابرا نەفەرێ شخصی نەفەر نییە ئەیچی حزبە دەستە سەر بەلایەکە ئۆکێ ئەم سەر بەلایەکە جدی ناگیرێ قسەی ئەمە جدی ناگیرێ مەسەلەن ئەو کارە باش قەی ناکە سێت بخۆن قسەوانە بە جدی ناگیرێ مەسەل سەدانەوەدی ئەو ڕەخنانە ئەو هینانە هینی حزبێکی ترە بە دژی حزبێکی تر سەرکردایەتی و دو حزب کۆ بنەوە ڕەخنەکان لە جیاتی مەعاش قوزەڵ قورتشی باتی قسە ناکە ینی پێ دوایە ئەمە ئەو حزبێگە و کەسانە هانەدا بۆی قسە بەیەکتر تەنها بێلایەنەکان من و تۆین گۆرە هەر من و تۆین تێک کەس بێلایەنی ئەمە ماپارە وەرەگرێ بۆ قسانە هەر من و تۆین سوزانی بۆ بۆ خەڵکی تریشان پێوە بن هەروەک من و تۆ بەسەوەکانی تریان سەر لەم لە
هجومەکەن پارە وەرەگرن ئەو لەولاوە دیفاعەکەن پارە وەرەگرن ئەو برادەرەوتی وەڵا پارتیم هێدە باشە خۆ ناڵم پارتی نەبە بژی پارتی خۆ ئەوە دای بەشەی بۆ بڕن و بۆ کۆرتکەن بۆی بنێن مارێ ئەڵێ ئەو بەشەی ببڕن بۆ کاتی گەورەبوونی بەڕاستی وێنی بە بڕواوە هەن حیزبەکانە کەسانن کە بە دەڕاستی بڕوایان بە ڕێبازەکان هەیە هەوڵەدەن لەو ڕێگەوە میلەتەکان پێشخن ینی حیزبەکان پێشخن میلەتەکان پێشخن خەونێکیان هەیە بەڵام بەسی و کەسانەکە ئەو هەموو حیزبەکان هەن کەسانان لە گۆڕان هەن بەڕاستی خەونیان هەیە بەڵام کەسانێکیشان نا بۆ پۆستچوون بۆ این چوون ئەوانەیشان یانە لە حیزبە ئیسلامیەکان زان لە یەکگرتووە بەڕاستی کەسانەکان زۆر مخلصن ینی کەسانێکیشان بۆ شوون لەوێ شتێکیان دەستکەوێت ئەمانە هەن واقعیت بێ باشە ئەنە زۆربەی وانەی کە ئەندامی حزبن هەر بۆ وەکو کاسبیلی هەڕوان نیسە وای دیە زۆربەی هەرە زۆری هەمووی کاسبیل دەری جوانە دوو جۆرە یەکێ جۆرێکیان کە مەسەرەنەوە کابرا باوکی پارتیە باپیری پارتیە خۆش لەوە خانەوادەیە خۆشی بە پارتی مەسەر یا یەکێتیە وڵات کەسانێکی تریشان نا بۆ پۆستی وەربگرێشتێ وەربگرێت شوێنێکەوە ئەبێ بە حزبی عێلاگەتووە تەوێ بۆ حیزبەکە ئیشکی بۆ پێشخستنی حیزبێ ئیشکەی چی پێویستەکە بچی پێویبەندامی حیزب ئێمە سێ انتخابات من هانی خەڵکمەدا دەنگ بدەن بە گۆڕان هەموو خەڵکی وایە زانی من گۆڕانەوە تۆ باسی چینی ناوەڕاستەکە من ئامانجەوە بوو چینی ناوەڕاستی کوردستان بەهێز بێت چینی ناوەڕاستی کوردستان ئەو چینەیە بازاڕی کارمەند مامۆستا ئەمانە چینی ناوەڕاستن ئەم چینە بەهێز بوو ئەم چینە بەهێز بێت دیموکراسی بەقوتە ئۆتۆماتیکی هەر پرۆزەکە لە ئارادایە بەڵام شەڕی داعش چینی ناوەڕاستی کوردستانی زۆر خراپ لەواز کرد ئەو موچە بڕینە ئەو موچە برینەک ئەو موچەی ئەوەی کە ئێران بڕی لە حقیقەتە ئەوەی کە ئێران کردی ینی منەکە 2014 کە بە ئەمری مالیکی موچەکەی بڕی ئەوە گەورەترین زەربە بوو کە لە میلەتی کوردیانە لە چینی ناوەڕاستی کوردستانیانەوە هادەفەکەش ئەوە بوو نێڵن ئەم حکوومەتی کوردستانی بە حکوومەتێکی مدرن وەزە دکتۆر من سەرنجم داوە ئێستا مەسەلەن بۆ نمونە بەیانی کە تۆ خۆت یەکلایەکەی تۆ مەسەلەن بۆ نمونە تۆ ئیسا قسەکانت بە هەندێ اعتبار وەرەگیری هەندێ خەڵک پێێتەڵە پارتی هەندێ خەڵک پێێتەڵەوە تۆ چیت فڵانە کەسێ لە نەفسی خۆی وەرەڕوانە قسەکانت بە اعتبار وەرەگیرێ ینی بەڵام مەسەلەن لەبەرەوە بێلایەنی لەبەرەوە مەسەل جارە لە مەسلحەت پارتی قسەکە جارە لە مەسلحەت یەکێتی جارە لە مەسلحەت گۆڕە بۆچی ئەو کەسانێک کە یەکلاییە بنەوەی تر دوایە قسەکان یعنی اعتباری نامێنێ لەبەرەوە بەڕاستی ئەو چینی ناوەڕاستە نییە ئەوە چینەکە ینی خەڵکی بێلایەن کەمە یا وەکو فێر نەکراوە فێر نەبوون خەڵک وەکو بێلایەنانە قسە بکە ئەنی ئەم مەسەلەی گرێدانی خەڵکی سەربەسەلەن لەناو پارتیە چینی ناوەڕاستەیە ناویکە چینی ناوەڕاستەیە گۆڕان هەمی چینی ناوەڕاستن لەناوشە دەرەبەگیشەیە و سەرمایهداریشەیە و چزانم خەڵکی هەژاریشەیە و خەڵکی کە بەس بۆ پارەی شەکەنی گشتێکی ساتایی ئەوانە هەمی هەیە لە هەموو حیزبەکانە هەیە بەڵام بە هینی ینی بڵێن بە ئەوەی کە پێشتر هەبوو ئێستش تقریبا مەڕۆم وای وایە گۆڕان وێنەرایەتی چینی ناوەڕاستی کوردستان کرد هەرچە گۆڕان هەرچە چینی ناوەڕاست بەهێزتر وایە چونکە گۆڕان وەک حیزب نییە وەک بەرنامەیە وەکو پلاتفۆرمە کە کاری بۆ کرد ئەو پلاتفۆرمە تەوان پلاتفۆرم چینی ناوەڕاست بوو کە هەمەتوانێت ئەوە کەسانی کە ئەو کارمەندانەی کە ئەندامی یەکێتی نێسوودمەندە بوون ئەو کارمەندانش کە ئەندامی پارتی بوون لێسوودمەندە بوون بازاڕی هەرچاری ناوەڕاست سەر بەرگە ئەو پلاتفۆرمە سەر بکەوێت سەر بکەوتە یا سەر بکەوێت شەر هەیە ئەو هەموو ئەو هینانە لی سوودمەندە من هەرچەند خۆمە خۆ حەزم لە گۆڕانش نییە چونکە گۆڕان هینە بۆ بە حزبی تاڕادێکی زۆر ئایدۆلۆژیکە وە لە لایەکی تریشەوە بووە بە حەزم لە هینی عێراقچەتی نیە ئەو دەنگیانتیە ئێستا دکتۆر من سەرنجم داوە سەرم بۆ نمونە کە ڕەخنە لە پارتی یەگری ئەندامولایەنگرەکانی پارتیەوە هیچ جنێوتە دەنێ سەرەن ڕەخنە لە یەکێتیەگری ئەندامولایەنگرەکانی هەر جنێوتە دەنێ کە ڕەخنە لە گۆڕانەگری هەر ئەندامولایەنگرەکانی جنێوتە دەنێ ئانی مەسەلەن ئەمە کە خەڵک وا باوەڵن پارتی حزبێکی عەشایرە یا یەکێتیانن مەسەلەن وا باوە باسی باوەکەین تێگەڵم چی مەسەلەن یەکێتیەکان ئەڵێن ئێمە باڕمان بە دیموکراسی هەیە شتا
کانەکە باسێکە مە بەس بیستم گەرەکم بڵام قسە قۆڕ زۆریان بڕ وە گۆڕانەکانیش کە بڕان بە ڕیفۆرم بچە باشە بۆ هەر سێ جیرەکەی وەکو یەک جینێوەدا هەر سێ ینی هەر سێ میکانیزمەکان یەک شتە ئەیزە تۆ من گوێم لێ مەسەن خەڵک جنەی پیاوی نووسویەتی کۆیلی پارتی گۆڕانەکان جنەی پیاوی مەسەن قسەی پێوتی پارتیە کاتوە قسەی پێوتی من خۆمێکی قسەی پێوت بوویت لەسەرەوەی کەوتوی تۆ بووی بەهێ نازانم بووی بە پیاوی لاهور و شتانە لە پارتیەکان هێنن لەسەرەوە من هاتمە جواب لە کابرا ئەنی هەر پارتیەک وەکو گۆڕان ڕخنەیەگرێ گۆڕانە وەکو یەکێتی ڕخنەگە یەکێتیە هەموویان یەک شکڵن خۆیەوە پێوە پێڵەن تیرۆر ینی بڕن هجووم تو بەرامبەرەکە و بکتە ئەتا هەرچێک لە بەردەسە لێیە ئەنی ئەمە سیاستی ماکیاڤێلیستیە جام حیزبانی کوردستانی هێرا بەتای بەسەرکردەکانیان من بەڕای من لە توولی تاریخە ئەوەندە ماکیاڤێلیست لە هیچ شوێنێکی دنیا کۆ نەبوویتەوە نا ئەخلاق نا ئەخلاق نا مەس ئەخلاق نیە لە سیاستە سیاستەکە علمی نییە کە سیاست علمی نیە بۆ ئەبێ بە ماکیاڤێلیستی ئەزانم بەڵام چۆنانە نەبیکەی بەجنێ و توکە حەزم لەوە نیە بەڵام ماکیاڤێلیستن هەموو سەرکردەکانی قەیسەکە بەخوا داما ئەم سەد کەسە لێرن کەسیان لە سایانە بیسیان نازان ماکیاڤێلیستیە خوێنەوە ئەێ کاکە بڕۆ ماکیاڤێلیست کتێبەکە هەیە لە بازار شاهەیە وەرە حەمەدیان تۆ نانم ئەوەیە کە بڵێن ماکیاڤێلیستی یعنی پاشاکە ئەمڕۆ قسەیەکەن بەیانی قسێکی ترێکە سەڵ لەسەڵ لەگەڵ قسەکەی پێش دوێنیانە جیاوازە دوێنێ ئەوە مرۆوە دوێنێ ئەوە دوێت ینی بەپێی بارودۆخ بەپێی هین ینی بەپێی ئەوە کارەکەن کە چی لە مەسلحەتیانایە تەمە سیاست هەرەوەیە بەڵام بە شێوازی شەکەن کە ینی ئوسوڵیان نییە ئوسوڵیان نییە ئوسوڵێک لە سیاستیانە نییە نەک ئوسوڵی ئەخلاقی نەڵم ئوسوڵە لە سیاستەکەیان ئەزانین چییە شتێک نییە مەسەلەن بۆ نمونە من جارێ لە کوردستان بیسواری لە بەرنامەیەک هاواسم کردم بەیانی ئەمە کە خۆمە بە ناسیۆنالیستن بەیانی مەسعود بەرزانی پەشیمان بێت و هەر ئەو پارتیانە دار هەڵەگرن نییە وەکو دەوڵمان لێ کوتن تێگەڵم چی وانە چۆن گرێدراوە بە حیزبەکان و گرێدراوە بە کەسەکەیشیانەوە ئەوە نییە لە ناو ناخ و بەیانی 1970 سەفسەتەیەنەوە بۆی بڵێن وڵا کوردایەتی خراپە کە مەسعود بەرزانی بەیانی بیڵێ یا بۆ نمونە لە پارتی لەو ڕادا تا ڕادەیەک باشترە مەسەلەن بۆ نمونە لەسەر منهەجی کوردایەتیەکە خۆڵێ ئیتر بە دروشم بێ بەهین بێ بەدەم بێ ئێڵەیە تێگەڵم چی هەرچەند لە زۆر شوێنە زەڕەری لە کوردداوە ئەو بابەتێکی ترە و من تۆ دەجا مناقشەمان ئەسڵ بۆ ئەوە هەیە ئەو حیزب بۆ ئەوە دروست بووە بۆ ئەوە دروست بووە ینی تۆ تماشاکەی هەر لە درێژایی مێژوو ئەسان بۆ ئەوە دروست بووە حیزبەکە بۆ کوردایەتی دروست بووە جگەرەوە نابێشی چیکە بێ جگەلەوە نابێت چیکە بێ بە مێژوی پارتیا بڕۆیتەوە جگەلەوە نابێت چیتر بێ ئایکە ینی شەڵا ئەگەر حکوومەتێکی سەر بەخۆی کوردی دروست بوو پارتی تاوا بێ کە نابێ نازانم بۆ خۆی ئامانجەکەیەتی دوایەوە چێ بێ کاتی ڕفران ئەو حیزب بێ ئامانجەکەی ئەوە بێ چونکەسەن بە درێژایی مێژوو بە هین ئڤولوشن یان پەرسەندنی و حیزب سیدەکەی لە ساڵانی 1940 هیچ ئامانجێکی تری جگەلەوە نییە ینی هیچ هینێکی تری نەبووە جگەلەوە لەگەڵ ئەو خەڵکە بینەکەی ئەو خەڵکە موریدەکەیە نەکە خەڵکە مشەخۆرەکە و خەڵکە بە موریدەکەی کە پارتی زۆریان ناسب تەنە سلێمانی زۆریان ناسب لەگەڵ ئەوانە قساکەی هیچ خەونێکی تریان جگەلەوە نییە ئەوانە ینی ئەوانەی کە پشتا و پشت بڕن لە چیلەکانەوە هەر هێناویانە ینی جگەلەوە ناتوانێت چیکە بێ مثلا بڵێن یەکێتی سەردەمی مەسەڵەن شیعاری شیوعیەت و ئەم جۆرە شتانەی هەبوو کۆمەڵی ڕەنجدەران ڕاستە حیزبێکی لە کوردایەتیەوە پێزی وەرەگرت بەڵام بەرنامەیەکی چەپ بوو کۆمۆنیست بوو شتێکی تر بوو دواخری گۆڕابەیەکێتی کۆمەڵی ڕەنجدەرانە ئەکرا جگەل لە کوردایەتی شتێکی تری بێ ئەوە برادەرە دەی برا کارەساتی گەورەوەی کوردایەتی بۆ مزادە بەکارێت هەنێ مزایدی پێوەکەن ئەڵای مەبەستی هەنێ شت هەیە پرەنسیپ هەراشت هەیە ئوسوڵە تو ناتوانانی لابێ کاتێککە تۆ بە باسی هەڵەشاندنەوەی قەواری هەرێم بکەیت
هەرچەند ئەمەلەن ممکن نییە بەڵام هەر بیرکردنەوەکەی وەکو جنێودانە کابرا جنێو بە دایکی کەسێکەیە بەڵام خۆ بە عملی خۆ نایکە بەس جنێوە ینی ئەمانە کە ئەنی ئەم جنێودانانە ئەمانە تەبان ئەمە لادانە لە کوردایەتی توزانم سوکایەتیکردن باڵای کوردستان لادانە لە کوردایەتی ئەمانە هەنە هێما هەیە جگەلەوە برسیکردنی خەڵکیش لادانە لە کوردایەتی کورد برسیکردنی خەڵک بە ئەمقاست ئەوش لادانە لە کوردایەتی نەک ئەوە کە تۆ مەسەلەن یەکی معاشی 6 میلیۆنە زۆرەوانە بۆڵە بۆڵەکان زۆرەوانن ئەنەڕێنن معاشەکەی 6 میلیۆنە ساڵە دوو معاشی بەسە 5 میلیۆنە زۆرە ناسم ورجی گەورەترە بەڵام ئەوەی کە معاشەکەی 400 و 500 بەڵکە زۆر بۆڵی نایە چونکە زۆر گوێ نییە 400 هەیە دوکانێکی شێرە شتێکیشی هەیە لە شوێنەکە خۆی بەڕێوە بەڵام ئەوە معاشێ پێ 6 میلیۆن وەرەگرێ هەر کارمەندێکی ئاساییشە ئاسایی ئاسایش ناڵم ئاسایی کارمەندێکی ئاسایی یعنی مەسئول و شتێش نییە ئەوەیە ئەوانە زۆرتر بۆڵە ئەوانە زۆرتر مەزا ئەوانە ئامادەن ماپارەکەونە زۆرە ئەوانە ئامادەن بڵێن بەدە پەنجەی بزایکەن کوردستان نەمێنێ بۆ ئەوە ئەو ماشیان بەردەوام بێ لە کاتێکە ئەمانە هەمویان دەستیان لەناو حیزب ئاڕوا لە هی ناڕوا دکتۆر ئەیسە باشە مەسەڵەن بۆ نمونە کە مەعاش نادرێ خەڵک ئەواتە خوازە بڕاتە سەر عێراق خەتای میلەتەیە خەتای بەڕێوەبەرانی دەسەڵات بەڕێوەبەرانی دەسەڵاتە خەتاکانەوەی کە غەڵەت ئیداراکەن ئیدارەکان غەڵەتە دەرەنجامی غەڵەتێکە کۆنە غەڵەتی گەورەتر دروستە غەڵەتەکان ئەوەیە کە معاشی زۆریان لە خەڵک ئەرە غەڵەتەکەەوە بوو ئەبێ ئەوە چارەسەرکەەوە بەرنامەی گۆڕانە هەیە ئەوە چارەسەرەکەی لێ ئەوانە وەگوتی هجومیش لەسەر ئەوانە لە چێواکرێت لێ ئەو کەسانەوە کرێت کە بەرەوەی نەکەوێتە خەتەرەوە چونکە ئەو بەرنامەی ئەوانەوەیە معاشە گەورەکان کەم بکرێتەوە معاشە بچووکان بەرز بکرێتەوە بەرنامەکانەوەیە بەرنامەی دادپەروان و درستە تۆ مەسەلەن ناکرێ مەسەلەن کەسێکە مانگی 500,000 دینار وەرەگرێ کەسێکە مانگی 5 میلیۆن وەرەگرێ بۆ دە بەرامبەر وە برادرە نووسیبتی لە ئەوروپا ناکرێت لە 3 بەرامبەر زیاتر بۆ دە بەرامبەر ئەویش من ژنمناڵی هەیە ئەویش ژنمناڵی هەیە ئێوە ئیمکاناتی لە بەردەسا بووە و تۆزە زیاتر خوێندوویەتی چزانم واستی هەبووە لە شوێنە دامەزرەوە ڕاحەترە بۆ 5 میلیۆن دوو مرۆڤن جیاوازی مرۆڤ زۆر کەمە جیاوازی مرۆڤ یەکجار زۆر کەمە نەمانی تەبەقە جیاوازی مرۆڤ زۆر کەمە ینی خۆەوە نییە کە تۆ بڵێ بەڵام ئەمەیان عەرزێک ئەمەیان وەک تراکتۆر هەیە بچووکە باخێکیڵێ تراکتۆر هەیە شاخێکی نێتە خوارەوە پەرخێرەی جار زۆرە بەڵام جیاوازی مرۆڤەکان زۆر کەمە نابێت جیاوازێکە ئەو زۆر بێ ئەمانە هەیە یعنی ئەم ناعەداڵەتیانە هەیە ئەم هینانە هەیە و ئەوەی هینە ئەم سیستەمە حزبیەکە لەسەر ئەو ناعەداڵەتی بنێنرا و ئەوی وەزارەتەوە چونکە سیستەمە حزبیەکە سیستەمە تەریقەتیە سیستمی تەریقەتیە ولا تەریقەتەکە تەبەقات هەیە شێخ هەیە خەلیفە هەیە ئەوان تریشن لێگەی شێخ و خەلیفەکان موچەکانیان یەکجار بەرزە مریدەکانش لە خوارەوە شتێکیان وەرەگرن ئەنی ئە سیستەمە حزبیەکە سیستەمی هینە بڵێن سیستەمی شێخایەتی و تەریقەتەکەیە و گەندەڵیەکە لێرایە وە گۆزاوتەوە بۆ حکوومەتیش دەبێت من یەک فەڕە قسە بکەم قسەکانی کۆکەمەوە لە دەرەنجامی ئەو قسانەی دکتۆر حسێنا کە والله من بەس پرسیار مەگە دکتۆر حسێن تۆ من حەزم لە قسەیە وتم باشە تۆ قسان ئێ باشە کاکە دەرەنجام با دەرەنجامیەوە وتمان لەسەر ناعەداڵەتی ئەم حکوومەتە لەسەر ناعەداڵەتی دروست بوو ناوە ئەم موبایل کۆمپیوتەرێ من درۆوەکە دوو نیوە قەی ناکە مشکلە نییە دەرەنجام بۆمان دەرکەوت کە ئەم حکوومەتە لەسەر ناعەداڵەتی بنیادراوە و خۆیان لە جۆرێکیان لەم پرۆسا بەشدار بوون کە ناعەداڵەتیان پەرە پێداوە لە ڕێی دروستکردنی موچە خۆر وەوانەوە و دەرەنجام ئەممان دەرکەوت کە بە قسەکانی دکتۆر حسێن کە زیاتر جەختی لەسەرەوە کردەوە کە ڕیفۆرم تا ڕادێ زۆر مەحاڵەوە قورسە وایە زۆر قورسە دواتر بەس دکتۆر من پێم باشە ینی من خۆم جاریشان لایڤێکم کردو لەسەرەوەی پرۆسی گەندەڵی باشە ئەیزە بە قسەکانمان دوور درێژ نەبێ منیش فەلسەفە و فڵتەفڵتی زۆرم وەکو مامۆستا هەژار موکریانی ئەی و فڵتەفڵتی زۆرم لەسەر و بابەت هەیە
جۆرە لە جۆرەکە من جارێکیان بە برادێکی پارتیم و دوتم ئێوە لە کاک مەسرور نزیکن تکایە ئاگادار بن نەک کاک مەسرور وەکو ئەم وەلی ئەحدی عەرەبستانی سعودیە بکەوێتە ناو مامەیەکەوە و پێی وابێ بە تەواوەتی گەندەڵی بن بڕەکات و هەرچی دەوڵەمەند و تاجرە لە وڵاتە ڕاو بنێ هەمووی پارەکان لە وڵاتە بڕاتە دەرەوە ئەمە ترسناکیشە دکتۆر ئەنی ترسناکە لەوەی کە تۆ وەکو چۆن شۆکێکی گەورە دروست بکەیت لە کۆمەلگاکەتەوە هەرچی دەوڵەمەند دەست بەسەر بکەیت یا دەوڵەمەندەکە وا لێ بکەیت کە لە وڵاتە ڕابکەن و نەوێرن پرۆژە بکەن و نەوێرن خەڵکی خۆیان نەوێرن لە ڕێی پارەکانی ئەوانەوە کە ئەویش بە گەندەڵی بەدەستیان هێناوە لە ڕێ حیزب بۆ لە حیزبیایەتی بە نوێنەرێتی خۆی مەسەن بۆ نمونە ئەم کۆمپانیا زەبەلاحانەکەیە گوندی ئەڵمانی هەیە مەسەن ئاسیاسڵ هەیە فڵان هەیە فیسار هەیە گۆڕەک هەیە هەموو ئەمانە لە ڕێی حیزب بۆ دراوە بە تەندەرەکە دوایەوە کۆمەڵە خەڵکیشی پێوە مەشغوڵ کردو ئەگەر بێت و ئەمانە بگوشن پێچێکە خەڵکێکی زۆر بێکار بکرێن ئەمە ترسناکیشە لەم حاڵە لەم قۆناغا ئەتوانانی لە قۆناغی داهاتوە بیر لەم شتانە بکەیتەوە شەوێکی خۆشتان بێت دکتۆر حسێن هیچ قسەیەکە نییە کاک چۆلی پرسیارێک کرد دکتۆر حسێن مامۆسای زانکۆیە لە بەشی فیزیا و نووسەریشە کاکە ماڵاوا شەوێکی شاد و خۆشتان بێت باش